بەناوی خوای گەورە و میهرەبان ئەم کاتە و هەموو کاتێکتان باش بینەرانی ئازیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەرم کەمڕۆ لەگەڵ هاوکارم دانیار با کۆمەڵک تەور و بڕگۆ بابەتی و جیاوازەوە هاتوونێتەوە خزمەتتان بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی ئازیز و خۆشەویست بێت. دەستخۆشەی دەسڵاتان لەبێت ئازان و خۆشەویستان لە هەر جێگەیەکەن هیوای تەندروستێکی باشتان بۆ دەخوازی لەخوای گەورە دەپاڕینەوە کە هەموو لایەکتان تەندروست باش و کامەران و بەختەوەر بن. ئازان و خۆشەویستان ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگۆ بابەت و زانیاریمان بۆ ئامادەکەم لەگەڵ هاوکاران و لەگەڵ هاوکارم شەیدا پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین لەو تەورانەی کە پێشکەشتان دەکەین لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە سنەتی قوربانیکردن دەکەین زانی فەلسەفەی قوربانیکردن چییە و ئەو کەسێکیە کە قوربانی دەکات بۆ موسڵمان بۆچی دەبێت قوربانی بکات و ئەو ڕێنمایانە چین ئەو بابەتانە چین کە کەسێک قوربانی دەکات پێش ئەوی قوربانیەکە بکات دەبێت ئەنجامی بدات و دواوی کە قوربانیەکە دەکات دەبێت گۆشتەکەی چۆن چۆنی دابش بکرێت و بە کێ دەشێت کە ئەو گۆشتەی بەرکەوێت و هەروەها باز لەوش دەکەین کە ئایا قوربانیکردن بۆ مردوو دەبێت و یاخود زۆر جار کۆمەڵێک بابەتی دیکە یاخود کۆمەڵی پرسیاری دیکەیە کە لەو تەورێماندا لەگەڵ میوانەکەماندا گفتوگۆی لەبارەوەی دەکەن و ئێمەش دەتوانن سوودمە من لەو تەورێمان وە زانیاری زیاتر بزان لەبارەی قوربانیکردنەوە. لا تەوەری دومی بەرنامەکەشماندا باز لە زیانە ژینگەیەکانی دەرهێنانی بنێشتێکی لە دارەبەن دەزانین کە ژینگە پارێزانان و ئەوانی کە پارێزگایی لە ژینگە دەکەن ئەمیشە لێرە و لەوێ باز دەکەن کە زیانێکی زۆری هەیە کاتێک کە دارەبەنێک بریندار دەکرێت و ئەو بنێشتی لێ دەردەهێنرێت بزانین زیانەکانی چین و ئایا ئەم بنێشتەش لەگەڵیشیدا کۆمەڵێک سوودی تەندروستی هەیە ئایا دەکرێت بە ڕێگایەکی دیکە یاخود بە شێوازێکی دیکە ئەم بنێشتە دەربێنێت وە زیان بەو دارەبەنە نەگەێنێت لەو تەوەریەشماندا ژینگە پارێزێک لەو بارەوە قسەمان بۆ دەکات. بەس خۆشدانیار بەڵە بەڕێزان لەگەڵ ئەم دوو تۆرە سەرکێشدا کۆمەڵێک بڕگۆ بابەتی دیکەمان دەبێت سەرتاش دەچینە لای ڕەوشی کەش و هەوا فەرموون با پێکەوە بینێت. بەڵەبەرزان دەچینە تەوەریەکەمان کە تایبەتمان کردووە بە ئامادەسازی بۆ ئەنجامدانی سنەتی قوربانی بزانین قوربانی چێو لە چیەوە هاتووە و بزانین بۆچی پێغەمبەری خوا درود و خوای لەسەر بێ دەفەرمێت کە دەبێت ئەو کەسی قوربانی دەکات خۆی لەوێ ئامادە بێت بزانین گرنگی قوربانیکردن چێوە ئەو کەسەی کە قوربانی ئەنجام دەدات مەرجەکانی چێو دەبێت چی بکات. ئەمانە کۆمەڵێک پرسیاری دیکە لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕێز مامۆستا ئەحمەدی شافعی تاوتوێ دەکەین. مامۆستا زۆر بەخێر بیت سوپاس بۆ ئامادەبوون. سپاسیش بۆ ئێوەی ئازیز سەربەرز و سەرکەوتوو بن. سپاس. مامۆستا سەرجا ئەگەر باسێکی قوربانیمان بۆ بکەی بزانین قوربانی چییە و هەروها لە چیەوە هاتووە. بەناوی خوای گەورە سوپاس و ستایش بۆ خوای گەورە سەلات و سەلامی هەتا هەتایی بۆ سەرگیانی پاکی مامۆستای مرۆڤایەتی پێشەوامان حەزرەتی محەممەد صلی الله عليه وسلم بۆ سەرگیانی یار و یاوەران و شوێنکەوتوانی هەتا هەتایە. سوپاس بۆ ئێوەی بەڕێز، سوپاس بۆ کەناڵی
تەلەڤیزیۆنی پەیام خی گەورە بتان پارێزێت. دیارە ئەم مەوسیمە کە ئێستاکەتیایە ئەژین کە مەوسمی کاتی حەج مەوسمی جەژنی قوربان و مەوسمی قوربانیکردنە کە ئەم مانگە پێوترێ مانگی ذیلحیجە. قوربانیکردن بریتیە لە سەربڕینی ئاژەڵێک، دیارە ئاژەڵێکی دیاریکرا و هەموو ئاژەڵێ نابێ، ئەو دوایی ئاماژەی پێەکەینە و ئاژەڵانە چین کە بۆ قوربانی دەشێن، بریتیە لە سەربڕینی ئاژەڵێکی دیاریکراو بە نێتی نزیک بوونەوە لە خوای پەروەردگار جەلە جەلالوهو لە ڕۆژانی جەژنی قوربانە. ئەم قوربانیکردنە لە ساڵی دووهەمی کۆچیەوە، واتە کاتێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەککەوە کۆچ ئەکا بۆ مەدینەی پیرۆز، لە ساڵی دووهەمەوە وەکو چۆن جەژنەکان دەستی پێکردووە، قوربانیکردنیش لێەوە دەستی پێکردووە. خوای گەورە لە قورئانی پیرۆزە جەلە جەلالوهو فەرمان ئەکا بە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەفەرمێ فەصەل لڕەبیکە وەنحەڕ. داوای دووشتی لێ ئەکا لە سوورەتی کەوثەرە. یەکێکیان داوای لێ ئەکا کە نوێژ بۆ پەروەردگاری بکە و لەگەڵ نوێژیشا هاوکات ئەفەرمێ قوربانیش بکە. ئەمە قورئانی پیرۆز ئاماژەی بە مەشروعیەت و ڕەوایی و دروستی قوربانی کردووە و لە دەیان فەرموودەیە، لە فەرموودەیەکی سەحیحا کە ئیمامی مسلم ڕیوایەتی کردووە، ئەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم قوربانی کردووە واتە بەدەستی خۆی، حتا ئەفەرمێ ذەبەحە بیەدیه، بەدەستی خۆی دوو شەکمەڕی دوو مەڕی شاغداری دوو مەڕی سپی شاغداری سەربڕیوە. و لە حەدیثێکی ترا کە ئیمامی ترمزی و ئەوانە ڕیوایەتیان کردووە، فەرموویانە ئالەم چەند ڕۆژەی جەژنی قوربانە کە لە ڕۆژی جەژنەوە دەست پێ ئەکا تا سێ ڕۆژ دوای جەژن، فەرمیەتی لەو کردارانەی کە لای خواز لە هەمویان خۆشەویسترێکە پەروەردگار پێی خۆشە، بریتیە لە سەربڕینی ئاژەڵێک و ڕژاندنی خوێنی ئاژەڵێک بە نێتی نزیک بوونەوە لە خوای پەروەردگار. لە ڕوانگەی ئەو ئاەت و حەدیسانەوە ئەوەمان بۆ دەرەکەوێ کە قوربانیکردن یەکێکە لە شەعیرە و دروشمە جوانەکانی ئیسلام. زۆر باشە مامۆستایان، با بینە سەر ئەوەی کە قوربانیکردن لەسەر کێ پێویستە و مەرجەکانی چین و پێش ئەوی کە قوربانیەکە بکەین دەبێت کەسی مسلمان ئەو ڕێکار و ڕێنمایانە چێکە دەبێت ئەنجامی بدات. یەکەم قوربانیکردن ڕوو ئەکاتێکی ئەمە دەربارەی حکمی قوربانیکردن حەزەکەم ئاماژەیەک بەوە بکەم. قوربانیکردن لای جمهوری زانایان، لای شافعیەکان، لای مالیکیەکان، لای حەمبەلیەکان، قوربانیکردن سونەتێکی موئەکەدەیە. یعنی واتە لەو ڕۆژەوە لە ساڵی دووهەمی کۆچیەوە کە قوربانی دەستی پێکردووە هەتا ئەو ڕۆژەی پێغەمبەر صلی الله علیه و سلم وفاتی کردووە هەموو ساڵێک قوربانی کردووە. قوربانیکردن سونەتێکی موئەکەدەیە لە حەقی ئێمەیە وەکو ئومەتی ئیسلامی، وەکو ئومەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم، بەڵام لەسەر خودی پێغەمبەر صلی الله علیه و سلم واجب بووە. و لای حەنەفیەکان قوربانیکردن هەر واجبە، یعنی و هەر بنەماڵەیەک هەر خانەوادەیەک کە توانایان هەبێ ساڵانە واجبە کە ئەو بنەماڵە قوربانی بکەن. کەوا بوو قوربانیکردن لەسەر ئەمەیان بێ کە بڵێن واجبە یا لەسەر ئەوەیان کە بڵێن سونەتی موئەکەدەیە، ڕووە کاتێکی یەکەم ئەو کەسە یەکەم ئەبێ موسڵمان بێت، دووهەم ئەبێ ئینسانێکی باڵغ بێ، یعنی واتە ڕووناکاتە مناڵ خطابەکە داواکە، دووهەم کەسێکی عاقڵ هۆشمەند ژیر بێ، چوارهەم بریتە لە ئیستیطاعەت توانای ماڵی هەبێ ئەوەندەی کە بتوانێ پارەی هەبێ ئاژەڵێکی بچووک یا ئاژەڵێکی گەورە بکڕێکەوە بۆ قوربانی ڕووەکاتە ئەمانە. بۆیە ئەم قوربانیکردنە گرنگی و تایبەتی خۆی هەیە لە ئاینی پیرۆزی ئیسلامە و ئەو حەیوانانش کە کوتمان
ئاژەڵێکی تایبەتیە وەکو لە ئاەتەکەیە کە ئەفەرمێ من بەهیمەتی الئەنعام یعنی واتە لە ئەنعامە قوربانی ئەکرێت کە ئەنعامیش تەنها و تەنها 4 حیوان ئەگرێتەوە یەکێکیان وشترە کە لە وڵاتی ئێمە تا ئەندازەیە کەمە دووهەمیان بریتێ لە حیوانی گەورە وەکو مانگا و نۆبەن و ئەمانە سێهەم بریتێ لە بزن حیوانی وردە چوارهەم لە مەڕی سپی یعنی تەنها لەم چوارەیە قوربانی دەکرێت کەوان هەم بێتێ پێغەمبەرمان ئیبراهیم سەڵاتی خۆی لێبێت ینی ئەو کە خۆی گەورە شەکێکی بۆ نالەبری ئیسماعیل بیکاتە قوربانی ئەمە ئەوە ناسەرمێنێت کە مسلمانیش دەبێت هەر شەک بکاتە قوربانی بەڵێ خۆی لە حەقیقەتدا لە ڕوانگەی ئاەتەکەەوە من بەهیمەتی الئەنعام وە لە ڕوانگەی فەرموودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ژیانی خۆیان لە کاتی قوربانیە بەدەستی خۆی مەڕشی سەر بڕیوە شەک مەڕ یعنی حیوانی سپی سەر بڕیوە وشتریشی سەر بڕیوە بەڵام ئایا مەسەلەن کەسێک وشترێک یا مانگایەک سەر بڕێ کە بۆ 7 نەفەرە یا 7 مەرج سەر بڕێ حتمما لە کتێبەکانە ئەفەرمێ 7 مەڕەکە خێری زیاترێکە و هەروەها لەوانەیە گۆشتی مەڕەکەیش ناسکتر بێ لە ڕووی تەندروستیەوانێ لەبەر ئەوە ئەگەر کرا مەسەلەن مەڕ ئەگەر مەسەن ئەویشە نەبوو دیارە وەکو پێویستە ئاماژە بەوە بکەین کە حیوانی گەورە وەکو مانگا و نۆبەن و ئەمانە بۆ 7 کەس دەست ئەیە ئەم 7 کەسە کە بۆی دەست ئەیە ئەگونجی هەر حوتەکەی قوربانی بێت ئەش گونجێ هەندێکی قوربانی بێ هەندێکیشی حوتم بێ مەسەرەن ماڵێک هەیە 3 مناڵی هەیە ئەم مناڵان تا ئێستا نەگونجاوە لە کاتی خۆیان حوتمیان بۆ بکە ئێستا دەسەڵاتی ماڵی هەیە حەزەکە حیوانێکی گەورە بکڕێ ئەم حیوانە گەورە کە ئەکرێ ئەتوانێت سییانیان بک بە حوتم لە باتی ئەو 3 مناڵە جوانەی کە لە کاتی خۆیان نەگونجاو حوتمیان بۆ بکاو باقەکەی تری شوارەکەی تری قوربانی بێت یا هەر حوتەکەی حوتم بێ هەر حوتەکەی قوربانی بێ یا هەندێکی حوتم بێ و هەندێکی قوربانی بێ بەس بەنسبەت دوو بەشەکەی تر کە بریتە لە بزن و لە مەڕی سپی تەنها بۆ 1 کەس ئەشێت ئللا لە 1 حاڵەتە نەبێ وەکو مەسەلەن کابرایە کە ڕئیسی عاشرەتێکە عفو ڕئیسی بنە خانەوادەیەکە گەورەی ئەو بنەماڵە ئیتر باوکەکەیە یا دایکەکەیە ئەچێ مەڕێک سەرە بڕێ ئەتوانێت لە باتی خۆی و هەموو خێزانەکەی 5 کەسە 6 کەسە 7 کەسە ئەو بنەماڵە ئەو ماڵە خۆیان چەندێ ئەوەی کە نەفەقە و بژێوی لەسەر ئەوە ئەتوانێ مەڕێکی سەر بڕێ یا بزنێ سەر بڕێ لە باتی هەموو خێزانەکە واتە ئەو کاتە هەمویان لەو خێرەیە بەشدار کەواتە مامۆستا ئەگەر هاتوو سەرۆک خێزان قوربانی کرد هەموو ئەندامانی خێزانەکە دەگرێتەوە گەر کەسێک بن بسەبت لەو کاتەیە کە سەرۆکی خێزان گەورەی خێزان باوکە یا دایکە یا برایەکی گەورەیە لەو کاتەیە کە قوربانی ئەکا بنێتی هەموو خێزانەکە حیوانەکە سەر بڕێ هەمویان لە خێرەکەیە بەشدار دەبێت زۆر باشە مامۆستا دوجار سەربردەکاری بە بزانین باسی بڵین فەلسفەی قوربانی لە چی بۆچی ئەبێ هەمومان قوربانی بکەین پێشتر باسی لەوە کرد کە ئەبێ ئەو خوێنە بڕێژێت خی گەورە چ پێویستێکی بەڕژانی ئەم خوێنە و ئەم گۆشت جوان یەکەم ئەم قوربانیکردنە سوپاسکردنی پەروەردگارە هەر نیعمەتێک کە خوای تەعالا ئەی بەخشێ بە ئینسان لە ئین شەکەرتم لە ئەزیدەنەکم هەر نیعمەتێک کە پەروەرێنەرمان ئەی بەخشێ پێمان لە بەرامبەر ئەو نیعمەتەیە ئێمە سوپاسی پەروەردگارمان کرد خوای تەعالا نیعمەتەکەمان لەسەر زیاد دەکات یەکێک لە فەلسفەی قوربانیکردن بریتیە لە سوپاسکردنی پەروەردگار لەسەر نیعمەتی ژیان نیعمەتی حەیات لە ساڵی پارەوە جەژنی قوربانەوە تا ئێستا تماشایکە دەیان خۆشەویستمان لە کەس و کار دەیان دۆست و ڕفیق و هاوڵمان کە وەکوی ئێمە لە ژیانە بوون و ژیانیان پێخۆش بووە ئێستا دنیایان بەجێ هێشتووە و بەرە و عالەمی مەلەکوتی و بەرە و قیامەت ڕۆشتون و وەکو ئەڵێ خواحافیزیان لە کەس و کاری کردووە و بۆ هەتایی ڕۆشتونە دەی ئێستا کە ئێمە کەوتوینەتەوە ئەم جەژنە ئەوە ئەبێ ئێمە سوپاسی خوا بکەین لەسەر ئەو تەندروستیە لەسەر ئەو نیعمەتی حیاتە کە پێی داوین ئەوە یەکەم سوپاسکردنی خوایە لەسەر نیعمەتی ژیان کە ئێستا کە ئێمە سوپاس بۆ خوا دەژین ئەوە خاڵێکی زۆر گرنگە خاڵێکی تر مامۆستایانی بەڕێز ئەوەیە
پێش ئەوە کە ئینسانێکی هەژار لەو بەشە گۆشتە سوودمەند ببێ ئینسان کاتێکە قوربانی ئەکا کاتێکە سەدەقە و خێرێکەکە لە ڕووی معنەویەوە لە ڕووی ڕۆحیەوە تووشی ئارامش ئەبێت هەمیشە تاقی کەروانێ هەمیشە تاقی کەرەوە کاتێککە ئینسان چاکەیەگەکات دەستی یارمەتی هاوکاری بۆی کێ درێژەکە دوای ئەوەی کە چاکەکەت لەگەڵ کرد مادام لەبەرخوا کرد دەبێتت ئارامیەک بە ڕۆح و بەلاشت ئەگا کە ئینسان هەستی پێەکە ئەم ئارامیە چەند خۆشە کەوا بوو ئەمە ئینسانەکە خۆیشی لە ڕووی بزەبت لە ڕووی دەرونی و ڕۆحیەوانێ ئارامێکی باش و ئارامشێکی باش بۆ خۆیە بێ چەند گرنگە لەم نێوەندەدا نیەت پاکی لە نێو دەروونماندا هەبێت ئەوە بەڵێ دیارە نیەت وەکو جەناب نیەت زۆر مهم مامۆستایی بەڕێزم چونکە ئینەمە الئەعمال بالنیات ئەها بۆ ڕیایی نەبێ بالضبط پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ مثلا ئەمە لە بەحسی نەزەری حرامە زۆر مهمە حەزەکەم ئەو ملاحەزە بدەم لە کاتی نەزەری حرامە ئافرەتێک هەیە من ئەتوانم تماشای بکەم بەڵام لەبەر خوای تەعالا جەلە جەلاله تەرکی ئەو نەزەرە ئەکەم لەبەر خاتری خوا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێتی لەزەتێکی زۆر خۆش لە ناختا دروست دەبێت کاتێک کە منیش ئەم قوربانیە ئەەکەم کاتێک کە ئەم چاکە ئەەکەم مادام مەبەستم هیچ تری دنیایی نییە تەنها و تەنهاوەکو لە تعریفەکە یاکوتمان بەنێتی نزیک بوونەوە لە پەروەردگار مادام بەنێتی نزیک بوونەوەی لە پەروەردگار تەنها ڕەزامەندی ئەڵڵایەتیایە لەوێهایە ئەو حاڵەتە ڕۆحیە ئەو حاڵەتە دەرونیە ئەو ئارامشە ئەگا بە دڵی ئینسان ئارام ئەبێتەوانێ چونکە هەمیشە لەو حاڵەتانە ئینسان پەیوەندیە دنیاییەکەی پەیوەندە زەمینیەکەی ئەبچڕێ زیاتر پەیوەند دەبێ بۆ عالەمە مەلوکوتیەوە بە پەروەردگارەوانێ یەکێکتر لە فەلسەفە و حکمەتی ئەم قوربانیکردنە بریتیە لە زیندووکردنەوەی سنەتی باوکمان حەزەتی ئیبراهیم سەلات و سەلامی خوای لێبێ سەیری ئەم ئیبراهیمەکە پیاوێک لە تەمەنێکی کۆتایی ژیانە تەمەن خەریکە ڕیشی لێی سپی بووە هەموو ئاوات و خۆزگەیەکی ئەم ئیبراهیمە ئەوە بۆتانێ خوای تەعالا کوڕێکی جوانی پێبەخشیوە ئەم کوڕەیە گەورە ببێت و ببێتە هاوکار و یارمەتی دەری و هەموو دڵ و دەروونێکی بەم کوڕە خۆش بوو دەی ئالەم کاتەیە کە ئەم کوڕەوە خەریکە پێ ئەگا خوای تەعالا لە خەوا فەرمان ئەیا بە ئیبراهیم ئەی ئیبراهیم ئەبێت تۆ ئەم کوڕەتە لە پێناوی خوا بکەیتە قوربانی ئیبراهیم بەبێ هیچ دوو دڵ یەکسەر هەڵ ئەستێ بەجێبەجێبەکردنی فەرمانی خوا بەڵام حەزەکە لە کێوە دەست پێ بکات لە ئیسماعیلەوە دەست پێەکە ئەچێڵێ کوڕە شیرینەکەم من خوا لە خەوا فەرمانێکی ئاوای پێداوم کە من تۆ سەر ببڕم تۆڵی چی ئیسماعیلیش بەبێ هیچ وەستانێک بەبێ هیچ دوو دڵیەک ئەڵێ باوکە گیان ئەوەی کە خوا فەرمانی پێداوی جێبەجێی بکە ئینشاء الله منت دەزەکەوێ لە ڕیزی ئارامگرانە لە ڕیزی ئەوانەیە کە سەبریان کردووە سیرکە چۆن ئەم باوک و کوڕا توانیان گوێڕایەڵی خوا تەفضیل بن بەسەر هەموو شتێکی خوایە ئیبراهیم لە پێناوی فەرمانی خوایە ئامادەباشی هێنا کە حتا لە حەدیثە ئەفەرمێدا لە ئاەتەکایەتیان نییە حتا ئەفەرمێ چەقۆکەیشی هێنا خستێ سەرمدی ئیسماعیل ئەم باوکە توانی لە پێناوی فەرمانی خوایە ئامادەباشی کرد تا ئەخیر نوقتە کوڕەکەی سەر ببڕێ ئەم کوڕیش زانی کە ئەمە فەرمانی خوایە هەموو ئامادەباشێکی کرد و ملی خۆی داخست کە باوکی فەرمانەکە جێبەجێ بکە بەڕاستی ئەمە ئێمە حەزەکەم نەختێ لەسەری بوەستین ئێمە کاتێک بەختەوەرین کاتێک کۆمەلگایەکی بەختەوەرە کە ئەو کۆمەلگە کۆمەلگەیەکی موسڵمان بێ کۆمەلگەیەک بێ بتوانین فەرمانەکانی خوای پەروەردگار جێبەجێ بکەین ئێمە ئەبێ هەمیشە بگەڕین ڕەزامەندی خوا بەدەست بێنین ئێمە وەکو نەتەوەی کورد کاتێ بەختەوەر ئەبین کاتێ سەربەرز ئەبین کە لەگەڵ دینابین ئەبێ شانازی بە دینەکەمانەوە بکەین چونکە ئێمە وەکو نەتەوەی کورد زۆر کەم ڕێکەوتووە خاوەنی کیان و بوون و دەسەڵات و حکومەتی خۆمان بووبینە ئەوەی کە ئێمە هێشتۆتەوە تەنها دوو شت بووە یەکەم ئاینی پیرۆزی ئیسلام لەو ڕۆژەوە کە خۆری زێڕینی ئیسلام هاتۆتە ئەم کوردستانە حتا ئەم دەقیقەیش ملەتی کورد با و باپیرانی ئێمە
پابند بوون بەم دینە ئەم دینیان بە هیچ شتێک نەگۆڕیوەتەوە توانیویانە لە پێناوی ئەم دینای هەموو قوربانیەک بدەن دووهەم بریتێ لە بەها جوانەکان لە خوڕەوشتە جوانەکانی ناو خێزان بۆیە ئەمە ئەبێ ئێمە هەمیشە هەوڵ بدەین خۆمان مناڵەکانمان کوڕەکانمان کچەکانمان لەسەر گوێڕایەڵی پەروەردگار پەروەردە بکەین چونکە هەر خێزانێک ئەگەر خێزانەکەی پەروەردەیەکی دینی جوان و گوێڕایەڵی پەروەردگار بێ ئەو خێزانە خێزانێکی بەختەوەرە بێت ئەمە کەوابوو یەکێک لەوانە زیندووکردنەوەی ئەو سونەتەیە خاڵی کۆتاییش لەسەر ئەو حکمتانە بۆی کاتەکە نەڕوە بریتە لەوەی لە ڕووی کۆمەڵایەتی و یارمەتیدانی هەژاری تایە ئێستاکە لەوانەیە دەیان خێزانی هەژار هەبێ لەم کوردستانەیە لە مانگیەکان نەتوانێت وەکو پێویست کیلۆیە گۆشت بکڕێت بەتایبەتی لەم کاتی ئێستاە کە ئەم گرانی و کەمبوونی معاش و شت کەس شت زۆر گران بووە نەتوانێت لەوانێ فەقیرە ئەوەندەی هەبێ نان و ئاوێک بۆ منداڵەکانی پیاکە نەتوانێت گۆشت بکڕێ دەی تۆ ئالەم کاتی قوربانەیە مەسەلەن لە چەندین کەسەوانێ چەند پشکێ گۆشتی بۆ ئەبرێ ئەمە لە ڕووی کۆمەڵایەتی خۆشکردنی دڵی برایەک خوشکێکی خانەوادەیەکی مسلمانە چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێتی من المعروف لە شتە چاکەکانە إدخال السرور على قلبی ئەخیکە المسلم خۆشی بخەیتە دڵی خوشکێک یا برایەکی مسلمان توانێت ئەمە لە ڕووی کۆمەڵایەتیشەوە ئاوایە کە خۆیشت لەو کاتەیە یارمەتی ئەدەی ئەمە زۆر گرنگە ئەم قوربانە شتێکی قورسیش نییە هەر یەکێک لە ئێمە ئێستاکە حل لە ئێسەوە داینێ بۆ ساڵێکی تر سندوقێکی چکۆلت بێنە لێ بنووسە سندوقی قوربانی هەموو ڕۆژێ 1000 دیناری تێ بخە تا ساڵێکی قوربان 360,000 کۆ کردوێتەوە حیوانێکی چاکی بە ئارزی خۆت پێ ئەکریت و ئەو خێرە گەورەیشی پێ ئەکری بەڵێ قوربان زۆر باشەمە مۆستا ئەی ئەگەر کەسێک قەرزار بێت بەڵێ نیەتی ئەوەی هەبێت قوربانی بکات ئەتوانێت ئەو قوربانیە بکات یانە بێ پێشتر قەرزەکەی باتەوە نەخێ کەسێک قەرزار بێ ئەگەر قەرزەکە زۆری بۆ هێنا و خاوەنی قەرزەکە داوای لێ کردووە ئەوە باشتر وایە بچێ قەرزەکە باتەوانێ ئەگەر خاوەن قەرزەکە زۆری بۆ نەهێناوە ئێستاکە ئەتوانێ بچێ حیوان بکڕێ یا بە جۆرێکی تر زۆر کەس ئەم پرسیارە ئەکا ئەڵێ لەو کاتەیە لەو دقیقەیە لەو ئان و ساتەیە من پارەم بەدەستونی یا پارەکەم لام نییە ئایا ئەتوانم قەرزکەم مەسەن لە مامۆستا بێم 300,000 400,000 قەرزکەم و حیوانێکی پێ بکڕم ئەمە وەکو واجب لێ لەسەری قەرزکە بەڵام خۆ ئەگەر قەرزیشی کرد و پێشی خۆش بوو ئالەم دروشمە گەورەیە شعیرە گەورەیە بەشدار بێ شەرعەن ئەتوانێ بی ئەنجامی بدات زۆر باش مامۆستایان دەمەوێت شێت هەبوورە دەمێ بزانم خێر و چاکەی ئەمە چیانی چیمان دەست دەکەی مسلمان چی دەست دەکەوێت لە نێوان ئەم قوربانیکردنەدا ینی تا چەند گرنگە مسلمان ئەنجامی بداوە لەگەڵیشیدا تا چەند دەبێتە هۆی لابردنی بەڵاو موسیبەتەی بەسەر مسلمانەوە بەڵ یەکەم پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە فەرموویەتی من وجد سعة هەر کەسێ توانای هەبێ بەسی توانای ماڵیە توانای ماڵی هەبێ قوربانی بکە فەلەم یضحی بەڵام قوربانیەکە ئەنجام نەدا هیچ هۆکارێکی نەبێ توانای ماڵی هەیە ئەتوانێت ئەم جەژنە حیوانێ بکا بە قوربانیەکە ئەنجام نەدا ئەفەرمێ فەلا یەقرەبەنە مصەلانە با ئامادەی نوێژگەکانی ئێمە نەبێت هاوتۆزی هەڕەشەیەکی قورسە لەوی هەیە لە ڕوویەکی تریشەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی بە خات و فاتیمەی کچی پێغەمبەر صلی الله علیه وسلم فاتیمە کە ڕزای خوای لێبێ قوربانی کرد لە کاتی قوربانیکردنە ئەو ملاحەزەمان لەبیر نەچێ ئەگەر ئەو کەسە توانای هەبوو سونەتە بەدەستی خۆی سەری بڕێت بەنسبەت پیاوانەوە بەنسبەت ئافرەتانەوە وەکیل بگرێت بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی بە خات و فاتیمە فەرمووی فەشهەدی ئوڵحیەتێکی ئامادەی قوربانیەکەت بە یعنی لەو کاتەیە کە بۆ سەرەبڕن هەوڵ بدە خۆیشت لەوێ بی چونکە فەرمووی بە یەکەم قەترەی خوێن لەو حیوانە کە ئەڕژێ لەو کاتەیە سەری ئەبڕن خوا لە گوناهەکان خۆشە بێت چەند مژدەیەکی خۆشە لەبەر ئەوە کەوابوو ئەمە قوربانیکردن ئەو سونەتە گەورەیە کە ئەبێتە هۆی سڕینەوەی گوناهەکانی ئینسان و ئەبێتە هۆی بەرزبوونەوەی دەرەجات و پلەی ئینسان و هەروەها ئەبێتە هۆی بەدەستهێنانی ڕەزامەندی پەروەردگار و ئەبێتە هۆی جێبەجێکردنی گوێڕایەڵی خوا و پێغەمبەر صلی الله علیه وسلم
کە تۆ لەو چوار ڕۆژی جەژنە ئەو سنەتە گەورەی پێغەمبەر صلی الله عليه وسلم جێبەجێ کردووە. باشە مامۆستا ئەو کەسێکی قوربانی ئەکات مەفروزە ئەبێ ئەو کەسە خۆی لەو شوێنەیە ئامادە بێت کە حیوانەکە سەرەبڕێت چونکە زۆر جار ئێستا دەستگای خێرخوازی ئەزاین کە زۆر بۆ هەندێک کەس تەنها پارەکەیە تووەڵە قوربانیەکان بۆ بکە. ئایا ئەمەش دروستە یان مەفروزە مەرجە ئەبێ ئەو کەسە خۆی لەو کاتێ ئامادە بێت کە حیوانەکە سەرەبڕێت. کەسێک کە لە دەروی وڵاتە پارەکە دەنێرێتەوە لە ڕێگەی دەستگایەکەوە دەکاتە قوربانی. ئەمە ئەگەر توانی ئامادە بێ باشە، ئەگەر نەیتوانی ئامادە بێت ئەتوانێ کەسێ بکا بە وەکیل و بۆی سەر ببڕن. ئێستا بە تایبەتی لە ئێستادا کە ئەم نەخۆشی پەتای خوێن بەربوون و ئەوانە هەیە، ئێمە حتا لە لیژنەی باڵای فتوای هەرێمی کوردستان هەفتەی پێشوو کە دانیشتنمان هەبوو تەوسیەی موسڵمانانمان کردووە بەهۆی هەم نەخۆشی کۆڕۆناوە هەم بەهۆی ئەم نەخۆشی پەتای خوێن بەربوونەوە تەوسیەمان کردووە کە هەوڵ بدەن هەر حیوانێک کە ئەیکەن بە قوربانی حیوانەکە فەحس بکرێت. بزانێت لە ڕووی چینکی هەر حەدیسەکەی ژوا ئەفەرمێ چینکی ئەفەرمێ چوار حیوان بۆ قوربانی ناشێت یەکێک لەوانە نەخۆشێک حیوانێک کە نەخۆش بێت. ماوەسا ئەم فەحسانە زۆرجار لە کوشتارگا ئەکرێت یاسایە لە کوشتارگا تەبیعیە. یەکەم حیوانەکە فەحس بکرێ، دووهەمیش لە ڕووی نەزافەت و پاک و تەمیزیەوانێ جاری وا هەیە مەسەرەن لە کۆڵانێکا پیزە بێ ئەو سەرجادە شەستیە پیش ئەبێ ئێمە چەند پێویستە گرنگی بەکردنی قوربانیەکە بدەین ئەبێ ئەوەندە گرنگیش بەلایەنی تەندروستیەکە بدەین. بۆیە ڕچاوکردنی ئەو ڕێنمایە تەندروستیانە پێم وایە سوودی هەیە بۆ ناو کۆمەلگاکەمان. بۆیە دروستە ئینسان وەکیل بگرێ حیوانەکەی بۆ سەر بڕێ ئیتر لە کوشتارگە لە قەسابخانەکە ئەبێ یا مەسەلەن خەڵکی ئێران فەقیرە تۆ لێرەوە مەسەلەن پارە ئەنێری لە لادەیەکی ئێرانە بۆ بکەن یا مەسەن ئەینەری بۆ بەعزێ لە لادەکانی گەرمیان و ئەوانە کە خەڵکی فەقیر و دەستکوتی تا لێرە حیوانەکەت بۆ بکەن یا مەسەن کابرا لێرەوە پارە ئەنێرە بۆ ئەفریقا بۆ ئەو وڵاتانی کە زۆر فەقیر و دەستکوتن لەوێ بۆی بکە یا مەسەن کۆمەڵی خەڵکی ئێستاکە لە دەروی وڵاتە لە بەریتانیایە لە ئەڵمانیایە مەسەن لە فەڕەنسایە لە ئەمریکایە لەوێ ئەوەی دەست ناکەوێ پارە ئەنێرێتەوە بۆ برایەکی بۆ خوشکێکی بۆ ماڵی باوکی بۆ هاوڕێیەکی قوربانەکەی بۆ بکەن ئەمە هەمان خێری هەیە و درستە. زۆر باشە مامۆستا لەوانەیە کەسانێک کە بن کە حوتمیان بۆ مناڵیان نەکردی بێت بەڵێ دەڵێت من قوربانیەکە شەکەم و حوتمەکە شەرەکا بۆ مناڵەکەی ئایا هەمان پاداشتی دەبێت یاخۆی بێ قوربانیەکە تایبەت بێت و بەجیا حوتمەکە بکات؟ پرسیارێکی زۆر جوانە و ڕوژاندنی ئەو پرسیارێکی تەواوە خۆی لە حەقیقەت و واقعدا قوربانیکردن جیایە و حوتم جیایە. حوتم سنەتە بەڵام قوربانیکردن بەلای هەندێکەوە واجبە. بۆیە زۆربەی زانایان فەرمویانە قوربانیکردن لە سەدە ئاخارچینکە ئەم پرسیارە ئەکرێ بەعزێ گەڵێ ئەیدە ئەو پارە بۆ نادەی بە فەقیرێک بیدەی بە کوڕێک پرۆسی هاوسەرگیری پێ بکات مەسەرەن زۆر شتانیشانە گوت بۆ نایی بە فەقیرێک قوربانیکردن بەلای هەندێکەوە سنەتێکی مؤکدەی بەلای هەندێک واجبە لەبەرەوە قوربانیکردن هەمیشە لە خێر لە سەدەقە خێری زیاترێکە. ئەمە کەوابوو ئەمە قوربانێکە ئەبێ بکرێ. حوتمیش خۆی جیایە بەڵام لە ڕاستیدا هەر لە فقی ئیمامی شافعیە ئەم شەو قەولێکم خوێندەوە کە کۆمەڵێک لە زانایانی فقی ئیمامی شافعی ڕێگەیان داوە ئەفەرمێ ئەگەر کەسێک دەستەڵاتی مادی کەم بوو نێتوانی حیوانێ بک بە قوربانی و حیوانێکیش بۆ مناڵەکەی بک بە حوتم یەک حیوانی هەبوو ئەفەرمێ نێتی قوربانیش و نێتی حوتمیشی لێبێنێ هەم قوربانەکەیش و هەم حوتمەکەیشی خوای تەعالا هەردووکیانی بۆ ئەنووسێت. بەڵام ئەفوت خۆدانیار ئەگەر کەسێک هەیبێت دروست نییە ئەبێ ئەگەر هەبێ بالضبط کەسێکە دەستەڵاتی هەبێ ئەوە قوربانی بەجیا و حوتمەکە بەجیا کاتی قوربانیکەیە دەتوانێت وەش بکات بۆ نەکاتی قوربانی خۆی حوتم تایبەت نییە بە قوربان و حوتم لە دوان زەمانگای ئاکرێ حتا من جاجر بەعزێ تەلەفۆنم بۆوە کە ئەڵێ مامۆستا حوتمم نەکردووە ئەمێ لە جەژ نابیکەم ئەڵێم لە پێش جەژ نابیکە ڕۆژی وەرە ڕۆژی پێش جەژم ڕۆژی پێنجشەمە ڕۆژی ژمعە بیکە چونکی ئەو ڕۆژە گۆژ نییە بەڵام ڕۆژی جەژنەکانە گۆژ زۆرە ئەگەر حوتمە با حوتمەکە پێش جەژن بیکە بەڵام قوربانیەکە لە جەژ نابیکە ئینا حوتمەکە ئەیشتوانێت لە جەژی شابیکە لە پێش جەژی شابیکە دوای جەژین هەر کاتی خۆی بێ لە دوان زەمانگەیە. زۆر باش مامۆستا کۆمەڵێک ڕێنمایی هەیە لێرە لێ دەبیستین یاخود زۆر جەماوەسانی ئاینی باسیەکەن لەوەی کە ئەو کەسێک کە قوربانیەکە دەکات نابێت مووی لابەر یاخود نابنی نۆکی لابەرێت یاخود لە کاتی سربڕینی
ئاژەڵەکەدا کۆمەڵی سنەدەیە کۆمەڵێک دوعا ئەو شتانە هەیە ئەمانە چین دەبێت مسلمان چی بکات و لەو کاتەیە کە سەری دەبێت دەبێت چی بڵێت پرسیارێکی جوانە خۆی قوربانیکردن کۆمەڵی ئادابی هەیە پێش قوربانیکردن کۆمەڵی ئادابی هەیە لە کاتی قوربانیکردنەکەیە ئەو ئادابانەی کە لە پێش قوربانیەکەون حەدیثێک کە ئوم سەلەمە دایکی ئیمانداران ئەگێڕێتەوە ئەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێتی هەر یەکێک لە ئێوە ویستی قوربانی بکە با هەر لە سەرەتای دەرکەوتنی مانگی زیلحیجەوانێ موو لە جەستەی نەکاتەوە تا ڕۆژی قوربانی بەڵێ و هەروەها نینۆکیش نەکات ئەم حەدیسە جمهوری زانایان فەرمویانە ئەمە سونەتە یەک کەس فەرمێتی حرامە موو لێ بکاتەوە یان نینۆک بکە جمهوری زانایان فەرمویانە هەرچەند حەدیسەکە ئیمامی مسلم ڕوایەتی کردووە بەڵام ئەڵێ ئەمە لەو حەدیسانەیە کە ئینفەڕەدەت به ئوم سەلەمە یعنی ئوم سەلەمە بە تەنها ئەم حەدیسەیە ڕوایەت کردووە لەبەر ئەوە تاشینی لابردنی و کردنی نۆک سنەتە واتە ئەگەر کردی کارێکی مەکروهی ئەنجام داوە بەڵام لەسەر خودی قوربانیەکە هیچ زیانە بە قوربانیەکە نەگەیشتووە ئەگەر کرا ئەو مرۆڤە ئەو خوشکە ئەو برایە لە ماوەی ئەم ڕۆژەیە هەموو لە خۆی نەکاتەوە نینۆک نەکات ئەگەر کردی لەسەر خودی پرۆسی قوربانیەکە لە ڕووی دینیەوە لە ڕووی خێر و پاداشەوە زەرەری نییە ئەمە وەکو بڵێ پێش قوربانیکردنەکە لە کاتی قوربانیکردنەکە ئەو کەسەی کە قوربانیەکە سەرەبڕێ ئایا خۆی سەری ئەبڕێ یا وەکیلی ئەگرێ وەکیلەکە دیارە لەو کاتێ ئەبێنێتی ئەم کەسەی لێبێنێکە لەباتی ئەم قوربانی سەرەبڕێت بسم الله یەکە ڕووی لە قیبلە بێت الله ئەکبەرەکە لە کاتی سەربڕینا و هەروەها دوعاش ئەکا ئەڵێ ئەی خوایە ئەمە لە تۆیە ئەگەر تۆ نەدامێ من لەکوێم بوو ئەمە لە تۆی و هەر بۆ تۆی و لێم قبول ماوەستا زۆر مسلمانێت دوو دڵە لەوەی کە ئەڵێ بە عەرەبی ئەم دوعایانە بکەمیان بە کوردی نەخێر خوای تەعالا بە هەر زمانێ ئەیکەی بە هەر زمانە ئەیکەی بە عەرەبیە بە فارسیە بە تورکیە تەنها و تەنها ئەوە نوێژە کە ئەبێ بە کەلیماتەکانی بە زمانی عەرەبی بن ئینا تۆی کەسێکی مسلمانی کورد کەسێکی فارس کەسێکی تورک کەسێکی ئینگلیز بە هەر زمانی ئەیکا خوای تەعالا پێی خۆشە بە زمانی خۆی ئایا قوربانی بۆ مردوو دەبێت چونکە دەوترێت ئەبێ ئەو مردووە خۆی وەسیەتی کردبێ ئەو کاتە ئەبێ قوربانی بۆ بکەیت بزانین ئەمە دروستە و چۆنیە ئەم یەکێک لەو پرسیارانەی کە خەڵکی ئەمڕۆ زۆر پرسیاری لێ ئەەکەن کەسێک دایکی مردووە برای مردووە خۆشەویستێکی مردووە حەزەکە قوربانی بۆ بکات بەڵام ئەوە خراوەتە مێشکیەوە کە قوربانیکردن لە باتی مردوو دروست نییە جارێکە مردووێ ئەگەر وەسیەتی کردبێ ئەوە بێ وەسیەتەکەی جێبەجێ بکرێت ئەوە پێویستی بە هیچ نییە و قوربانی بۆ بکە بەڵام بەنسبەت مردوویەکەوە کە وەسیەتی نەکردووە باوکی مردووە برایەکی مردووە خوشکێکی مردووە دایکی مردووە حەزەکە قوربانێکی بۆ بکە وەسیەتیشی نەکردووە ئەوە دوو ڕاهەیە ڕای یەکەم ئەفەرمێ وەرە حیوانەکە بە ناوی خۆتەوە سەر بڕە جەنابەت دەوێت قوربانیە بکەی مەسەن بۆ کەسێک خۆشەویستێکت کە دنیای بەجێهێشتووە حیوانەکە بە ناوی خۆتەوە سەر بڕا ئەویش لە خێرەکەیە بەشدارکە کاتە بێ بەشداریکەی بە ئەندازەی چەند تۆ خێرەدەکان مردوەکەش ئەوە خێریەکان قەولی دووهەم کە حەسەنی عوبادی عالمێکی گەورەی شافعیە ئەفەرمێ قوربانیش نەوعێکە جۆرێکە لە سەدەقە دەی ئەگەر کەسێ خێر و خێرات بۆ مردوو بکە ئایا پێگایە پێی ناگا پێی ئەگا و سەوابی هەیە و پاداشی هەیە لەبەرەوە کەوا بۆ قوربانیکردن بۆ مردوو با مردووەکەش وەسیەتی نەکردبێ لەسەر فتوای حەسەنی عوبادی ڕاستە و خۆ ئەتوانی حیوانەکەی بۆ سەر ببڕێت کەسێک بێت قوربانی بکە بۆ مردووش و بۆ مناڵێکی خۆشی بۆ نمونەڵە قوربانیەکەم بۆ مناڵەکەشم و مردوەکەش بەشدارە بێت ئەوەش هەر ئەکریاشەوە ئەتوانی چەند کەست ئەوێ لەو قوربانیە لە خێرەکەیە بەشداری کەیت ماوەسایان شتێکی زۆر هەیە لەسەر دابشکردنی گۆشتەکە یاخود هەڵگرتنی بەشێک لەو گۆشتەکە بۆ کەسی ئەوەی کە قوربانی دەکات ئەمە چۆن نییە بەڵێ تەواوە قوربانی دوو بەشە قوربانیمان هەیە نەزرە کابرا نەزری کردووە لەسەر خۆی واجبی کردووە لەسەر خۆی قوربانی بکات ئەم قوربانیە کە نەزر و واجب بێ لای ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبێ نەخۆی نەدەوڵەمە نابێت لە گۆشتەکەی بخوا ئەفەرمێ ئللا لقەمەن ئللا چەند لقمەیەک نەبێ بۆ تەبەڕوک هەرچەند لای مەزهەبەکانی تر لای حەنەفیەکان و مالیکیەکان و شافعیەکان ئەفەرمێ با نەزریش بێ دەتوانێت لێی بخوات
بەڵام لای ئیمامی شافعی ئاوایە بەڵام قوربانیە کە نەزر نەبێ ئێستا قوربانی ئێستاکە لە 100 نەزر نییە کابراوتێتی ئینشاءالله قوربانیە دەکەم ئەم قوربانیە کە واجب نییە نەزر نەکراوە لەسەر خۆی نەزری نەکردووە بەنسبەت گۆشتەکەیەوە ئەتوانێ بیکا بە 3 بەشەوانی بەشێکی هەڵگرێ بۆ خۆی بەشێکی بدا بەو خەڵکانەی کە فەقیر و دەستکورتن بەشێکیشی بنێرێ بۆ ئەو کەسانەی کە پێی خۆش دەوڵەمەندە هەژارە لەم گەڕەکە لەو گەڕەکەی لە خزمە کێ بینێرێ بەنسبەت نەقلی وەکو چۆن نەقلی زەکات بەعزێ فەرمیانە دروست نییە نەقلی قوربانیش هەروە بەڵام قسمێک لە زانایان فەرمیانە لە کاتێکە ئەگەر پێویست بوو جارێکە ئەمە مەسەرەن ئەمە بەکرەجۆیە ئەمە مەسەرەن ڕاپەڕینە ئەمە تاسڵ و جەیە ئەمانە پیان ناوترێت نەقل چونکە نەقل بۆ شوێنێکە کە گەشتبێتە مسافەی قەسر یعنی گەشتبێتە 80 کیلۆمەتر یعنی لێرەوە مەسەن بینێری بۆ کەرکک لێرەوە بینێری بۆ هەولێر بەڵام ئەمە دەوروبەرە مەسەن ئەمە لادەیەکە ئەوە شوێنێکە ئەمە ڕاپەڕینە ئەمە تاسڵجێ ئەمە بەکرەجوێ ئەمە پێی ناوتێت نەقل ئەمە هەر عیدی شارەکەیە بۆیە ئەو گۆشتە کە بەش ئەکرێ ئەتوانی بیکەی بە 3 بەشەوە بەشێکی بۆ خۆت بەشێکی تایبەتە بە هەژارەوە بەشێکی بۆ دەوڵەمەندی ئەنێری بۆ هەر کەسێ بەو شێوە کە خۆت ئەینێری بەڵام گرنگ ئەوەیە ئابەو شێوە دابشکرێت مامۆستا بۆ بورەکاتمان نەماوە زۆر بە کورتیەکە پرسیارم بیتەوە کەسێک کە نیەتی نێ نابێ قوربانی بکات لە ڕۆژانی جەژن بەدواوە بڕیاربات ئایا دروستە بیکە؟ ئەتوانێت هیچ نێتێکی نییە لە ڕۆژی جەژنە نێت دەهێنێ حیوانێ بکڕێت لە ڕۆژی دووهەما لە ڕۆژی سێهەمی جەژنە ئەتوانێت نێت بێنێت و بچ حیوانەکە بکڕێت زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ئەحمەدی شافعی مامۆستایانی زۆر سپاس مامۆستایان بۆ ئامادەبوون و ماندوومان کردی دووبارە زۆر بەخێر وڵا بینەرانی عزیز و خۆشەویست هاوکارانمان ڤیدیۆیەکیان بۆ ئامادەکردین لەسەر چۆنیەتی شێوازی دروستکردنی ماسی برژاندنی ماسی لەسەر بەرد بزین ئەم شێوازە چۆنە فەرمون با پێکەوە بینەربین
سوک بێ. دووبارە سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستان لە تەواوی وەرزەکانی ساڵدا کۆمەڵێک گۆکار هەن کە دەبنەمایی زیانگەاندن بە ژینگە. بزانین لەم وەرزی گەرمایەدا و لە وەرزی هاویندا زیانە ژینگەیەکان چین و ئەو شتانە چین کە دەبنەهۆی زیانگەاندن بە ژینگە بەگشتیوە. لە ئێستادا وەرزی بەرهەمێنانی بنێشتەوە کۆکردنەوەی بنێشتە لە دارەبەن زانین بریندارکردنی ئەو دارە چیەوە زیانەکانی چین بۆ دارەبەن کاتێ و بنێشتی لێ دەردەهێنێت. لە کاتێکدا ئەم بنێشتەش کۆمەڵێک سوودێکی زۆری تەندروستی هەیە. ئایا دەکرێت بە ڕێگایەکی دیکە بە شێوازێکی دیکە ئەم بنێشتە دەربێنێت و زیان بەو دارەبەنە نەگەێنێت؟ گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکانماندا هەریەکە لە بەڕێزان کاک نەبەز زێنی شارەزای هۆرێنی شارەزای ژیانی کێوی ژینگە دۆستی ڕۆها کاک بەهێز فاڕۆ شارەزای ژیانی کێوی ژینگە دۆستی یاخوا بەخێر بێن. سپاس بۆم دەرفەتە. زۆر سپاس بۆ ئێوەش. خوا بەخێرم کاک نەبەز با بێمە لای بەڕێزت. دەمەوێت سەرەتا باز لەو بابەتە بکەین دەرهێنانی بنێژ لە دارەبەن لە ئێستادا وەرزی چنینەوە یاخود کۆکردنەوەی ئەو بنێشتانەیە. ئەو زیانانە چین؟ زۆر جار ژینگە پارێزان دەوترێت چۆن مرۆڤێک بریندار دەکرێت و خوێنەکەی لێ دەردەهێنرێت. ئەمیش بە هەمان شێوەیانی ئەوەندە ئازاری دەبێت بۆ ئەو درەختە و زیانی دەبێت بۆ ئەو درەختە. بەڵێ سوپاسان ئەگەین بۆ ڕێخستی ئەم دەرفەتە بۆ ئەم بابەتە گرنگەش. زیانە ژینگەیەکان زۆر و هەمە جۆرن. هۆکارەکانی زیانگەیاندنیش بە سروشت و ژینگە هۆکاری سروشتیمانەیە، هۆکاری مرۆیشمانەیە. هۆکارە سروشتەکان پێم وا بێ زۆرمان شارەزاییمان هەیە لە بارەیانەوە، ئیتر لە گۆڕانکاریە کەشوهایەکان و دواتر وردەکاریەکانی تریشی. هۆکارە مرۆیەکانی زیانگەیاندن بە ژینگە لە دەمی ئەم ڕۆدا و بە تایبەتیش تایبەت بە تەوەرەگەی خۆمان کاری بەرهەمهێنانی بنێشتە لە داری قەزوان یاخود دارەبەن. لەبەر ئەوەی کەشوها بە شێوەیە گۆڕاوە، پلەی گەرمی زۆر بەرز بۆتەوە و ڕێژەی دابارین کەمی کردووە، کاتەکانی دابارین گۆڕانی بەسەرا هاتووە، هەروە بێتەوە وەرزی هاویمان درێژتر بۆتەوە، ئاوی ئاستی ئاوی سەرزەوی و ژێرزەویمان کەم بۆتەوە و یەکێکی تر لە ئەو گرفتانەی کە تازەیە هەروەها دروستبوونی ئەم خۆڵبارینەیە و ئێسش وابزان بە هەمومان هەستی پێکەین گۆڕانکاری لە ئاراستەی ڕەشەباکاندا. ئێستا و ڕەشەبای کە تازە هەڵی کردو ئەمە لە ڕاستی ئەمە لە وەرزی پاییزە هەبووە ساڵان. ئەو بایانەی کەم ساڵ لە هاوینە هەبوون ساڵانی تر نەبوون، بای پاییزە بوون لە ڕاستیە. ینی گۆڕانکاری لە هەڵکردنی ئاراستەی باکان و کاتەکانیشیان ڕوویدا. ئەمانە هەمویان گرفتن وەکو گرفتی سروشتی. گرفتە مرۆیەکەش ئەوەیە کە ئەم گرفتە سروشتیانەی باسمان کردن هەمووی پاڵنەرە بۆ ئەوەی ئەم دارانە وشک بن، خۆیان بەرە وشک بوون بچن، چونکە کاتێک کە ئاو لەسەر زەوی کەمەکات، ڕێژەی شێ لە هەوا کەمەکات، لە لەشی دارەکانیشا کەمەکات. کاتێک ئێمەی مرۆڤ هەڵەسین لە گەرمترین وەرزی ساڵ کە هاوینە، لە ناو وەرزەکەشا گەرمترین 2 مانگی ساڵ کە ئەوش مانگی 6 و 7 ئەم کارە دەست پێکات بەرهەمێنانی بنێشت، هەڵەسین بە بریندارکردنی لەشی ئەم دارانە. کاتێک کە تۆ لەشی دارەکە بریندارەکەیت، ئەو ئاوەی کە لە لەشیدا هەیە بە شێوکی سادە باسی بکەین، ئێمە دەری ئەهێنین ئەیگرین لەو، هەروەکو چۆن مرۆڤێک خوێنی لێگیرێت، هەر بە هەمان شێوە بەڵێ وەکو کە بەڕێسان باسان کرد هیچ جیاوازێکی نییە. کاتێک کە تۆ ئەم ئاوە لە لەشی ئەم دارە دەرێنی، ئەم دارە وردە وردە تووشی وشک بوونەوە بێت، تاوەکو توانای سروشتی خۆی لە دەسەدات و بە یەکجاری بە تەواتی وشکە بێت. چونکە تاوەکو ئێستا ئێمە کە باس لە بەرهەمێنانی بنێشت کراوە، لەوەتەی کە باسەکەت هەر باسی سوودەکانی کراوە، سوودە پزیشکەکانی ئەمەیە، سوودەکانی ئەوەیە، بنێشت خواردن وایە بۆچی باشە، بۆ ئەو باشە، بەرهەمەکەی چییە، بەڵام هەتاوەکو ئێستا باسی ئەوە نەکراوە ئایا کە تۆ ئەم بەرهەمە لە داری دارە بەندەر هێنیت و بازرگانی پێوە ئەەکەیت، ئەی هیچ زیانێک لەسەر خودی دارەکە بەجێڵێت؟ ئەمە گرنگە. بەرهەمی کاتێکش بەرهەمێنان گرنگە،
سەرچاوی بەرهەمەکە بمێنێتەوە. باشە کاک نەبەست کە ئەم هەموو زیانی هەیە بۆچی مرۆڤەکان بەردەوامن لە بەرهەمێنانی بنێشت بۆچی بەرپرسانی ژینگە نایانەجووە لە کاتێکا پێویستیشمان بە بنێشتیان کۆمەڵی سوودیشی هەیە وایە ڕاستە سوودیە بەڵام ئەم هەموو زیانانشی هەیە کە دوجار پاش چەند ساڵێکم دارە وشکە بێت بۆچی بەردەوامن بەردەوامەکەی چییە کۆمەڵێک خەڵک وا پەروەردە کراوە ینی زیاتر لەسەر بنەمای بەرژەوەندی خۆی ئەوەی کە ئەیەوێت بەدەستی بێنێت ئیتر ینی گرنگ نییە بەلایە بە چ ڕێگایەک بەدەسێن هەیە نیشتیمانیانە بیر ناکاتەوە هەشە تێناگات وەکو تۆ وەکو کەسێکی تر لە مەترسیەکە تێناگات لە گۆڕانکاریەکەش و هەوای ژنگەکان تێناگات کە هەموو گۆی زەوی ئەوە تا ئێستا ئەناڵێنێ بەدەسێت ینی هەر وڵاتێکە بیگریت لەسەر ئەم زەویە بەشی خۆی بەرکەوتە هەیە بە گۆڕانکاریەکان ڕاست ڕێژەی دابارین و چی لەبارە بەڵام بەراورد بە ساڵانی پێشووی ئەوش هەر تووشی گرفت بووە بۆیە ئەمانە ئەبنە گرفت هەمومان یەک خوێندنەوە تێگەیشتێکی جوان و نیشتیمانیانە و زانستیەمان بۆ ئەم ڕووداوانە نییە زۆر باشە کاک بێز کاک نەبەست باسیەوەی کرد کە کۆمەڵێک زیانی هەیە ینی بمانێ و نەمانێ ئەمە بنبر ناکرێنی ناکرێت بڵێنانی کەسانێکە بن بڵێت بەتەواتی واز لەمەیەن وە بەرهەمێنانی بنێژ ناکەن یاخود بنێژ تر ناهێنن ڕێگایەکی دیکە هەیە کە زیان بەم درەختە نەگەێنێتوە بە شازێکی تەندروست و بڕێک و پێک ئەم بنێشتە دەربهێنرێت هەر حەزەکەم ئیزافەیە بکەم بۆ ئەوەی نەبەزی شۆکو زیانێکی دیکەی کە بۆم دار بنێشتانە ئەمدا قەزوانانە هەیەتی ئەو دارانەی کە بنێشتی لێکرێ بەرهەمی قەزوانەکەی کەم ئەکات ئەو بەرهەمەی کە پێی ئەوترێ قەزوان بە فەریکەیی و بە پێگەشتوی بەکارێت ئەو بەرهەمەی کەم ئەکات کەم بوونەوەم بەرهەمیشە ڕێگرە لە نوێبوونەوەی ئەم دارە ینی لەوەی کە داری زیاتر سەوز بێت لە شاخەکانە ئەگەر ئەم گۆڕانکاری کە شوای کردووە کە عنی بە وەکو جاران داری قەزوان سەوز نەبێت لە شاخەکانە ئەگەر جاران بۆ نمونە لە سەد دەن کە قەزوان دانەیەکی دەدانەی سەوز بێسا لەوانەیە لە سەد دانەدانەیەکی سەوز بێت بۆیە پێویستی بە بەرهەمی زیاترە بۆی خۆی نوێ بکاتەوە لە شاخەکان کە تۆش ئەو بنێشتە و کرد ئەو بەرهەمەی کەمەکات کەواتەم دارە کەم ئەکات لە شاخەکان بە بەردەوام یەکێک لە ڕێگە چارەکان ئێمە کە ئەڵێن بنێشت نەکرێ بەڵێ ئێمە ڕێگە چارەمان هەیە بۆی کە بنێشت نەکرێ بە شێوازێکی تر ئەم بنێشتە بەرهەم بێنێ ئێستا ئێمە لە زۆربەی ناوچەکان باخمانەیە باخی وەک چۆن باخی زەیتون و باخی فستقمانەیە ئەتوانین باخی قەزوانیش دروست بکەین ئەم دارانە ڕاستە لە شاخان بەوەی تێکچوونی کەش و هەوا و نالەباری باری کەشەوە گەشە ناکەن و بەرەو لە ناوچوو نەچن بەڵام ئەگەر بۆ نمونە لەو ناوچانەی کە گونجاوە بۆی بە هاوکارێکی کەمی مرۆڤ بتوانێت باخێکی گونجاو دروست بکرێت ئەو کاتە توانرێت هەم بۆ بەرهەمەکەی ئەو بەرهەمەی کە قەزوانە سوودی لێ ببیندرێت هەم بۆ بنێشتەکەیش کە تۆ ئاوی ئەدەیت و یارمەتی ئەدەی خزمەتێکەکەی پەروەردەیەکەیت ئەتوانی بنێشتێکی باشیشی لێ بگریت ئەگەر خۆ خزمەتێکی باشی ئەو دارە بکەیت ئاوی بەی لە وشک بوونە پارێزرێت لە وشک بوونە پارێزرێت و یارمەتی باشتری گەشەکردنی شێدەی ئەتوانرێت لەو شوێنانەی کە ژینگەی خۆیەتی لەبارە بۆ سەوزبوونی ئەو دارە بە هاوکاری مرۆڤ خۆی باخەکەی دروست بکرێت و یارمەتی بدرێت لە گەشەکردنیە دواتر ئەتوانرێت ئەو باخانە بەکار بهێنرێ بۆی بەرهەمی هەم بنێشت هەم قەزوانەکەی لێ بەرهەم بێت کاک بێز ئەکرێت ئەو دارە بریندار نەکرێت و تەنها ئەو قڕێکە پێوە یەکە نازان بە شێوازێک قڕێکی پێوەکەن بۆی بنێشتەکە بچێتە ناوی ئەکرێ و دارە برینداریش نەکرێت و ئەو بنێشتەش بگیرێت وڵای تا ئێسا هیچ ڕێگە چارێکی لەو شێوە زیان بۆ دارە ناگەێت نەبینراوە هیچ ڕێگە چارێکی لەوە تا ئێسایش کە بنێش بەرهەمهێنراوە عنی ڕەچاوی هیچ ڕێگە چارێکی زانستی نەکراوی ڕێگایەکی زانستی تیا بەکار نەهێنراوە کاری بنێشتکردن بۆ نمونە دارێک ئەگەر بتوانرێت ئەوەی کە ئێمە پێڵێن کۆچەڵا و قۆزاقی کە بۆی دانرێەوە ئەو کونە کەکرێتە لە شێودارە ئەگەر توانای ئەوەی هەبێت کە بۆ نمونە 15 دانە 20 دانە شوێنی ئەو دارە بریندار بکرێت ئەو کەسەی کە کاری بنێشتکردنی کردووە لە برێەوەی 20 دانەکە بکە چوە سەدی کردووە کە ئەمە زیانێکی زۆر ڕێژەکەشی بەڵێ بێ دیاریکرەوە یەکێ لەو مەرجانەی کە دانراوە بەپێی دارەکە دیارەکرێەوە نیە بڵێ بۆ هەموو دارێک ئەوانە داری وا هەیە گەورەی ئەتوانێت تۆزە زیاتر لێدرێت داری وا هەیە بچووکە ئەتوانێت کەمتری لێ بدرێ و یەکێ لەو مەرجانەی کە دانراوە بە کاری بنێشتکردن دوای بنێشتکردنەکە ئەو برینەی کە ئەکرێتە دارەکە پێویستە بە جۆرە مادەیەک پڕ بکرێتەوە بۆی لە دوای ئەوەی کە تۆ کۆچەڵە و بنێشتەکە و دەرێنا هەم دووبارە ئەو دەرنەداتەوە
زیان بە لەشی دارەکە بگەێنێ تا ئێستا ئەوش ڕەچاو نەکراوە لە کاری بنێشنی یعنی ئەوەی کراوە تا ئێستا هیچ ڕێگەیەکی زانستی تیا بەکار نێنرا زۆر باشەکە نەمەس زۆرێکن کە بۆ ئەم ساڵ پێشتەگەی لێ دەرێنێت بۆ ساڵی داهاتووتر واز لەو درەختە هێنێت و چ درەختێکی دیکاتە ساڵی داهاتوو برینداری ناکاتەوە ئەمە ژەرتن ینی زیان نەگەێنێ بە دارەبەنەکە ڕاستە کاری بنێشکردن کارێکی کۆنەوە لە سەردەمی باو باپیرانمانەوە ئەم بەرهەم هێنراوە بەڵام وەکووتمان گۆڕانکاریە کەشوهۆیەکان بۆ ئێسان ڕێگە نادەن تۆ ساڵێک نە ساڵێکش بیکەیت وە بەپی ڕێنمایی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاویش وابزانم 3 بۆ 5 ساڵ جارێکە ئەمە لە باری ئاساییدا باری ئاسایی ینی بڵێ ئەگەر بارەکە نە ئاسایی بێت وەکو ئەوی کەم 2 ساڵە تێکەوتوین و کەشوهۆوانە لە بارەوەکو هەمومانە بینی کانی و کانیاو نەما بە بیابانبوو زیادی کردووە ئیتر ئەو هۆکارانی پێشووتریش کە باسمان کردن ناگونجێت ئەبێن نەکرێت ینی ساڵێک نە ساڵێک هێشتاکە هەر زۆر کەمە باش ئەمە کاتی دیاریکراوە ئەکرێت ینی کات مەبەستێ ئەوەی کە ئەو کاتەوە برین ئەو درەختە بریندارە کاتوە بەڵێ کاتەکە جاتووە سیر ینی کاتەکە لەو کاتەیە کە دایەنێت بۆ ماوەی چەندێک ئەبێ ئەم شتە پێوەی بێت کە ئەو دارە بریندارەکەن بەڵێ وەکو دیاریکردنی کاتەکە باسمان کرد مانگی 6 و 7 بۆچی مانگی 6 و 7 لەبەرەوەی پلەی گەرمی لە بەرزترین ئاستایە کاتێکش پلەی گەرمی لە بەرزترین ئاستا بوو ئەو مادە چڕەکە لە لەشی دارەکەی خۆمان پێڵێن بنێشتی کوردی توانای چڕێتی خۆی زیاتر و زیاتر لە دەسەدا کە توانای چڕێتی خۆشیجا شتێکە وەکو سیکۆتین وایە گەر لە نزیکەوە بینی بێتان بێشتی کوردی پێشی ئەوەی بەکاربێنێت و بە خامی مەبەسمان کە پلەی چڕێتی خۆشی لە دەستدا زیاتر و زیاتر لە لەشی دارەکە یەتە دەرەوە و ئەو قۆزاخش کە لە بەردەمیدا دروستەکرێت وەکو بڵێ کاتە دیاریکراوەکە بۆی چەند ڕۆژ پێوەی بێت کاتێک کە کاری کۆچەڵە تەواو بوو ینی بریندارکردنەکە ئمە پێڵین لەلە ئەو قۆزاخەی قوڕەکە کە درێ بە بەردەمیۆڵی هێلانەی پەڕەسێلکێ بەوەش ئەڵێن کۆچەڵە بۆ نمونە کە تەواو بوو هەفتەیەک 10 ڕۆژ دوای ئەوە دووبارە سەردانیانەکەنەوە بزانن پڕ بوون ئەم چاڵانە ئەگەر پڕ نەبوون ئەو کۆمەڵانە دیاری ئەکرێن هەر کۆمەڵێکیشی خۆی دیارەکرێن ئەڵێن ئادەی هاوڕیان کۆمەڵی لەلە با دووبارە هەڵسێتەوە لەلە بریندارکردنەکەی هەڵسنەوە دووبارە دارەکان بریندار بکەنەوە بۆی ئەو چاڵە پڕ بکات ئێکاگە توانای نییە پڕی بکات ئەڵێ هەرە بێ پڕی بکەیت 2 جار 3 جار ینی جاری وایە مانگێک 2 مانگ ئەبات بەپێی ئەوەی هەتا وازی لێنە هەتاوە بێ بۆم پڕکەیتەوە ئەمە گرفتە باشە لەو منتیقی ئێوە کە زیاترم کارانە ئەکرێت دار هەبوو کە هیچ چەند ساڵ لەمە پێشاوە ئیشیان لەسەر کردبێ و شک بوو بن بەڵێ ئێمە ئیشمان زۆر لەسەرم بابەتە کردماوە پێش ئێستا هەر ئێمەش بوون ئەمە بابەتەمان وروژان بۆیە هە لێرەشەوە سپاسی هەموو کەناڵەکانی ڕاگەاندن ئەو دەسە و ڕێکخرا و خەڵکانەکەین کە هاوکارمان بوون و بەدەنگمانە هاتمە کووتمان ئەمە یەکەمین ساڵ و یەکەمی بەرنامە بێت کە بەم شێوەیە قسەی لەسەر کاری بنێشکردن و زیانەکانی کردبێت بەڵێ سەداندار هەیە بە بەڵگە و خستومانەت و ڕوو بۆ لایانی پەیوەندیدار و کەناڵەکانیش کە لە ئەنجامی کاری کۆچەڵە بنێشکردن و شبوون و لە ناوچووە زۆر باشە کاک بێز ئەماژت پێشتر بۆ کرد کە زیانیش بەر قەزوانەکە دەگەین دەمێ بزانم چیتی دیکە هەیە کە زیان بە بەرهەمەکە یاخود بە قەزوانەکەش بگەێنێت بەدەر لە بنێشتەکەی ئەین شتی دیکەژن کە زیان بە قەزوانەکەش بگەێنێت وەکو وتمان لە کاری بنێشتکردنا ڕەچاوی شێوازی جانسی نەکراوە لە کەندنی بەرهەمی قەزوانەکەیش کە بە فەریکەی و بە پێگەشتوی ئەیکەن لەوەش هەر ڕەچاوی کاری زانستی ناکرێت کۆمەڵک هەیە کە ئەڕات بۆی بەرەکەی لێ بکاتەوە پەلەکانی ئەشکێنێت پەلی قەزوانەکەی ئەشکێنێت ئەنجا بەرەکەی لێکات ئەمەش هەر لە هەمان کاتە کارێکی خراپ و هەڵەیە و ئەبێتە هۆی زیانگەیاندن بە دارەکان بەڵێ بۆ شێوازش جارێکی دیگە دارەکان زیانان پێگاتەوە کاتێک کە ئەو بەری قەزوانە لێکرێتەوە زۆر باشە بابینە سەر ڕۆڵی پاراستنی ژینگە بزانین ئێوە ڕۆڵتان چییە لە پاراستنی ژینگەیە وەک بەڕێزت کە ئاماژەت بەوە کرد و تەکەلایانی پەیوەندیدارمان ئاگادار کردوتەوە کە بەهۆی ئەم بەرەمهێنانی بنێشتەوە لە ماوەی ساڵانی ڕابردوودا زیان بە چەندین دارەبەن گەیشتووە لایانی پەیوەندیدار وەڵامی ئێوە یاوەتەوە هاتۆ بەدەم داواکەتانەوە بەڵێ ئێمە وەکو باسمان کرد سپاسی لایانی پەیوەندیدارەکەین کە ئەوە نەبوو هەرتەنها بە ئاگادارکردنەوەیەکیان پۆستێکی فەیسبوک خۆشیان هاتن سەردانی مەدانی ناوچەکەیان کرد بە چاوی خۆیان بینیان ئەوانیش هەمان گلەی ئێمەیان هەبوو لە بکەرانی بەرهەمهێنانی بنێشتەوە یاداشتیان بەپێی ئەو بینین و بیستانە لەوێدا بەرز کردەوە بۆ سەروی خۆیان هەتاوە کۆگاتە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو باشە هیچ ڕێگە چارێکیان داناوە هیچ یاسایەوە ڕێگریەکیان کردووە بە ئەو کەسانی کە بەم کارە هەڵەسن کە سزایەکیان بۆ دانین بۆی کەسی تر نەڕوات ئەمیشانە نەکات بەڕاستی کاتێک ئەو ڕێنمایانە ئەخوێنیتەوە کە لەلایەن وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوە دەرکراوە من وایەتی یەکەم ینی هەر نەکرێت
بەپی ئەو ڕێنمایانە بێت ینی هەر نابێت کاری بنێژ بکرێت ئەگەر ینی جوان لی ورد بیتەوە ڕێگرەکەش بڵێ ئەوەیە ڕێنمایەکان ئەوەیە ئەڵێ گەر بارودۆخ نالەبار بوو ئەگەر زانیتان ئەم دارانە لاواز بوون ئەوە نابێت بەی شێوە کاری کۆچەڵە بکرێت ئەگەر وشکە ساڵی هەبوو ئەگەر ئاگر کەوتبووەوە بۆ نمونە یان ژمارەی بریندارکردنی دارەکان یان لە هەمووی قورسر ئەوەیە ئەڵێ لە کۆتایی کاری بنێژکردندا ئەبێ ئەم دارانە دووبارە بەو کۆمەڵی مادەی دیاریکرا و برینەکانیان ساڕژ بکرێتەوە دا بپۆشرێنەوە کە لە کاتێکەمە بە هیچ کاتێکەمە نەکرا. زۆر باشە کاک بەهێز ئێوەکو شارەزا لە ژیانی کێوی و ژینگە دۆستیدا لەم وەرزەدا چ شتێکی دیکە هەیە کە زیان بە سروشت و بە کێ و شاخەکانمان بکەنێ بۆ پێیکە ئێوە لە شاخ و کێوەکاندان زیاتر شارەزان وە لەوانەیە کەسانێکیش ببینن لە دەرەوە و لە نێو شاخەکاندا ینی چی دیکە هەیە کە زیان بە سروشت و بە شاخ و کێو و دار و درختەکان بگەێنێت؟ گرفت ئەتوانین بڵێن وەکو گرفت لە ئێستا گرفت بۆ ژیانی کێویەکان بەڵێ هەیە یەکێ لەو گرفتانە کە ساڵانە زۆر دووبارە بێتەوە گرفتی ئاگرکەوتنەوەی لە شاخەکان کە شاخەکانە سووتێت ئەمە هەم ژمارەیەکی زۆر دار و درەخت لە ناوەبات هەم ئەو خۆراکەی کە کێویەکان بە تایبەت ڕۆخۆرەکان کە پشتی پێوەسن لە ناو ئەچێت ئەمە گرفتێکیان بۆ دروست دەکات و بەهۆی گۆڕانی کەشووە و وشکە ساڵی و بارودۆخینا لەبارەوە گرفتێکی دیکە لە وەرزی گەرما بۆ کێویەکان دروستە بێت ئەوش گرفتی کەم ئاوی و وشکبوونی کانیاوەکانە ئەو سەرچاوە ئاویانەی کە ئەوان پێشتر پشتیان پێبەستون ئێستا زۆربەی زۆری وشک ئەبێت ینی ئەبێ ینی ئێمە وەکو خۆمان وەکو کەسانی سربەخۆ وەکو هاوڕێ و برادەر کە هەین کە ئەو کارەکەن کە کاری ئاودابینکردن بۆ کێوەکان بەڵام ئەمە بەس نییە پێویستە لە هەموو ناوچەکان کار بکرێ بۆ دابینکردنی ئەو بۆ کێوەکان بۆ ئەوەی ئەو گیاندارە کێوانە کە لە سروشت و ژینگەی کورسان خۆیان ڕایەناوە ئەگەر ئاو نەبێ ناچارن ڕەو بکەن لەم ڕەوکردنە و لەم کۆچکردنە جاری وا هەیە هەر لە ناوەچن لە کۆچکردنەکە یان ئەچنە ژینگەیەکی تر تا لەوێ ڕەنگە هەر ڕانێن پێی یا تا ڕایەن چەندین گرفتی تریان بۆ دروستە بەیان یەکێک لە گرفتەکانی تر کە نزیک بوونەوە لە ناوچە ئاوەدانیەکانە یعنی گیاندارە کێوەکان نامۆن بۆ مرۆڤ بەڵام بەهۆی ئەوەی کە زەلیلن بۆ ئاو نزیکە بنەوە لەو ناوچانەی کە مرۆڤی لێیە ئاوی لێیە ئەمەش جاری وە هەیە کوژریان ڕوبەڕووی تونند و تیژێ بنەوە گرفتەوە. زۆر باشە کاک نەبەز هاوشانەوەی کە باسی کرد کۆمەڵێکی دیکەشان داکۆکی دەکەن لەوەی کە بە وەرزستان و باویندا نابێت هیچ خۆراک و ئاوێک بۆ ئاژەڵی کێوانە دابین بکەنیانی بەردەوام باز لەوە دەکەن لە سوشال میدیا و بەتایبەت لە وەرزستانە ینی ئەڵێ خۆیان ئەتوانن خواردن و ئاو بە خۆیان پەیدا بکەن پێویست ناکە مرۆڤ فێری ئەم شتیان بکە ئەمەش ڕێی تێدەچێت کە ئەوە بە یاخود ئەوان وەکو کاک بێز ئاماژەی پێکرد کۆچەکەم دەچنە شوێنێکی دیکە. بەڵێ ئەو خۆراک دابینکردن ئێستا لەوانەیە خەڵکانێک بڵێ ئەی باشە تۆ بۆ ئاویان بۆ دابین نەکەیت. خۆراک کۆمەڵێک مادەی جیاواز لە خۆ ئەگرێت خۆراک جیاوازە کۆمەڵێک خۆرە بۆن لەوانە گەنم زۆر مەترسیدارە بۆ بەتایبەتی بۆ شیردەرە کێویەکان ڕاستە ئێمە وەکو هەست و سۆز وەکو ئەوە نییە بڵێن وەکو لایەنێکی خراپە ئەم شتە دانین بۆوان باوەڕکە هەنێ کات وەکو ژەهر وایە ئەوە بۆوان و دوای ئەوەش وا ئێمە خۆراکمان بۆ ناوچێکی سنووردار دابین کرد لەم ئاژەڵ و باڵندان ئەی ناوچەکانی تر بۆیە باشتر وایە دابین نەکرێت بۆی تووشی کۆمەڵێک نەخۆشی نەبن ئەمە یەک دووش بۆ ئەوەی خۆی هەزاران ساڵە ئەم سروشتە دروست بۆ ئەو ڕاهاتوو بەم گۆڕانکاریانە بەتایبەتی لە بواری خۆراکە باو خۆی ڕابێنێت ئەبێ خۆی ڕابێنێ بۆی ئەوە هیچ زانستینی ئەو دابینکردنی خۆراکە داواکەین لەو هاوڵاتیانەی کە ڕاستە وەکو هەست و سۆزش بەکاری هێنن یا وەکو خزمەتێکی ئەزانن لی دوور بکەونەوە بە ئەوان خۆیان بژێنن. کاک نەبەز ڕۆڵی ئێوە چییە لە پاراستنی ژینگە ئەو ڕۆڵی کە گێڕاوتانە تا ئێستا چی بۆ چیتان کردووە ئەو کارانەی کە هەوڵتانیاوە کردوتانە بۆی ژینگە بپارێزن؟ ئێمە ئەتوانین بڵێن ئیشەکانمان هەمە جۆرن ینی تەنها ئەوە نیە بڵێ لایەنێکمان گرتووە لە بوارەکە یەکێک لە ئەو هەوڵانەی کە ئێمە هەمانە وەشارکردنەوەی خەڵکی ینی خەڵک وەشارەکەینەوە لەوەی کە ئەم کێویانەش وەکو ئێمە بەشێکن لە ئەم گەردوونە گورەوە تەنها دوانەتان یاخود کەسانی دیکەشتان لەگەڵایە ئێمە سەرەتا خۆمان دەستمان پێکرد ئیتر وردە ڕۆشتینە ناو بابەتەکەەوە لە وێنەی ئاژەڵ و باڵندەکانمان ئەگرت و بڵاومانە کردەوە بۆ نە ڤیدۆیان قسەمان لەسەرکردن ئەمەیان گرنگی چیە ئەویان گرنگی چیە ئەمەیان کەمی کردو ئەمەیان ڕێژەکەی تا ڕادەیەک باشە بۆی ئەبێ وریابین بە ئەمیش کەم نەبێتەوە ئیتر لە پرۆژەمان هەیە ساڵانە ناشنی بە ڕوودارمان هەیە
هەروە بێتەوە پاکردنەوەی کانی و کانیاومان هەبوو ساڵانی تر ئێمە لە ساڵی 2004ەوە هەتاوەکو 2012 کە وشکە ساڵی بەم شێوە نەبوو کانیاومان پاکە کردەوە لە هاوینانە ئیتر پاکردنەوەکە وەکوتمان لەو دار و چیلکە و خۆڵ و بەردەی کە کەوتە سەریان بۆ شاخانەشەوە وشکە ساڵی بەدی دەکرێنی کانیاکە وشک بوون باڵێ وشک بوون ینی ژمارەیەکی زۆر وشک بوو ینی بە دەگمەن بڵێ ئەتوانین بڵێ کانی ماوە و ئەوەشی ماوە بەشێکی زۆری بەداخەوە لە مرۆڤ ویشتە لوتەلبەن کراوە ینی بەس باڵندە ئەتوانێت ئەگەر ئەوش سوودی لێ ببینێت بۆ تەلبەنیەکە ئیتر ئەو داگیرکاری و چاوچنۆکی مرۆڤەکە لەسەر زەویدا بە چای خۆمان لە هەموو لایەن و بوارە جیاوازەکان یاجێ وەکو باسمان کرد بەڵێ کار و پرۆژەمان هەیە سەرەتا ئێستا کۆمەڵێک هاوڕێ برادریش خۆشبەختانە هەم لە گوندی هۆرێن و بناری بۆمە هەمیش لە دەرەوە تەنانەت لە ئەوروپاشەوە ینی ئێستا خەڵک هاتوتە ناو بابەتەکە و پەیوەندیمان پێوەکات ئیتر ئەگەر بەدابینکردنیش بڕێکی کەمی مادیش بێ ئەڵێ هاوکاریتانەکەم ئێوەش هاوکاری ئەو کێوانە بکەن زۆر باشە کاک بەهێز دەبێ ئەماشە بەو کەی بزانم ئەو ئاژەڵە کێویانە چین کە لەم شاخ و داخی ئێمەدا هەن لەوانەیە ئێمە زۆرجە نەمان بینی بەدەر لە تەلەڤیزیۆن و لە ئەو کەناڵە جیهانیانەدا کۆمەڵێک ئاژەڵمان بینی بێ ئایا ئاژەڵی دەگمەن و جیاوازن لە نێو کێوەکانی کوردستاندا بەڵێ شاخ و کێوەکان و دارستانەکانی کوردستان ژمارەیەکی زۆر ئاژەڵ و باڵندە و خشۆک و ینی هەموو جۆرەکانە لە خۆەگرێت سروشتەکەی گونجاوە بۆ ژیانکردنی ئەوان ئێمە تا ئێستا لە شاخی بەمۆ 17 جۆر شیردەرمان تۆمار کردووە ئەوە نزیکی زیاتر لە 100 جۆر باڵندەمان تۆمار کردووە لەناو ئەمانەش جۆری دەگمەن و جیهانی تایە کە لە هەموو جیهانە دەگمەن و ڕێژەیشان زۆر کەمە ینی ڕێکخراوە جیهانیەکان خسییانتە لیسی سوورەوە کە مەترسی لە ناوچوونیان لەسرە لەوانەش دوو گرنگترین شیردەری گۆشتخۆر کە لە شاخانی کوردستانە هەیە ئەوانش پڵنگ و کەمتارن کە ئێمە توانیمانە تۆماریان بکەین لە شاخانی کوردستان کە دوو گیاندان بەڵێ بە ڤیدۆ تۆمارمان کردوون توانیمانە ئەو پڵنگەی کە لە کوردستانی شاژیت ئەتوانین بڵێن بە پڵنگی زاگرۆسی ناوی ببین چونکە لە زۆرترین ناوچەی ژیانکردنی زنجیرەچیای زاگرۆسە بەڵێ پڵنگی زاگرۆسی تۆمارمان کردو یەکێکە لە گیاندارە دەگمەنەکە زۆر نزیک نەبوو لێتانە نەوەڵا زۆر گیاندارێکی شەرمنە ینی ئەتوانین بڵێن هەستەکانیشی هەستی بۆنکردن و هەستی بینینی ینی زۆر زیاتر بەخۆترە لە مرۆڤ بۆیە نامۆیە بە مرۆڤ لە هەر شوێنەکە هەست بە بوونی مرۆڤ کاجا بە بۆن بێ ببینین پێش ئەوەی کە تۆ ئاگاداری ئەو بی ئەو خۆی تێپەڕاند و خۆی ڕزگارەکە لەو شوێنە دەرەچێت بۆیە ببینین چالاکیەکانتان تەنها لە شاخی بەمۆ یاخود سەردانی هەموو شاخەکانی ناوچەکانی کوردستانەکەن وەکو هەورامان بەو پەڵنگەشی کە ئاماژەتان پێکرد کە تۆمار کراوە لەناو ڤیدیۆکانتانە لە شاخی بناری بەمۆ بۆیان لەکوێ بووە یەکگیش بۆیان زیاتر هەن ئێمە وەکو ئەوەی با سەرەتا وەڵامەوە بینەوە کە بڵێ تا ئێستا ئێمە توانیمانە 4 پڵنگ تۆمار بکەین بەس لە شاخی بەمۆ وەکو کارەکانیشمان لە زۆر شوێن کارمان کردو بەڵام بە چڕی ئەوەی کە کارمان کردووە زیاتر لە شاخی بەمۆیە چونکە ئێمە ڕێکخراوێک نین بڕۆین لە هەموو شوێنێکی ئیش بکەین و ئەو توانامان هەبێ یان ئەو ئیمکاناتەمان هەبێ ئەوەی کە توانیمانە زیاتر چڕی کارەکانمان لە ناوچەکانی خۆمانایە و ئەو پڵنگەش تۆمارمان کردووە بەڵێ لە شاخی بەمۆ تۆمارمان کردووە تا ئێستا نەک پڵنگێ 4شمان تۆمار کردووە لە شاخی بەمۆ ئێمەش کە ئەمە ئەیخێنە ڕوو کە ئەڵێن بەو شێوازەیە ئەمە بۆەوە نییە کە بۆ نمونە ئەو کەسانەی کە چاوی تەماحیان لەسەر ئەم شتەیە بۆ نمونە بیانەوێ ئەم پڵنگە بکوژنیا لە ناوی بەرنی ئەمە کە ئەیخێنە ڕوو بۆ لایەنی پەیوەندیدارە چ حکومت بێت چ ڕێکخراوەکان ئێمە وەکو خودی خۆمان ڕوبەڕوو نەمان بینیەوە بەڵام توانیمانە لە ڕێگەی و کامیرانەی کە دای ئەنێن تۆماریان بکەین و بە ئەوەش بڵێن ئەمە وەکو وتم بۆ نییە کە ئەوانەی کە تەماحیان لەسەر ئەم پڵنگە ببینن و بیکوژن تەنها بۆیە کە لەسەر شاشڕوە ئەو شوێنە کوێ بەشەو بووە هاتبوو کاک بەهێز بەڵێ بەشەو هاتووە ئەوە یەکێک لە پرۆژە ئاویەکانە کە ئێمە دابینمان کردو بۆ گیاندارە کێویەکان ئێمە لە هەڵبژاردننی پرۆژە ئاویەکانش لەو ئیشانەی کە ئێمە یکەین گونجاوترین شوێن هەڵبژێرین باشترین بەڵگە بۆی کە توانیمانە ئەو شوێنە گونجاوە هەڵبژێرین ئەوەیە کە پڵنگ توانێتی ئیسفادە لە ئەو شوێنە نزیک نییە لە ئاوەدانیەوە با نزیکە لە ئاوەدانیەوە بەڵام وەکو پێم وتن پێشتریش گیاندارە کێوەکان بەهۆی ئەوەی کە لە هاوی ناسەر چاوئاویەکانی ئەوەی کە پێشتر پشتی بەبەستەوەش کەکار ناچارە خۆی نزیکاتەوە لە ناو چاوەدانەکان
هەفوو دانیار کاک نەبەز لەسەر ئەو پڵنگە پێم وە بێ چاوپێکوتنتان لەگەڵا کراوە لە ڕۆیتەرزەوە گەرباسێکی و چاوپێکوتنە بەڵگەین لەسەر چی بوو بۆچی ئەو چاوپێکوتنتان لەگەڵا ئەنجام درا وەکو بەهێزیش باسی کرد ئەم پڵنگە لە هەموو جیهانا گرنگی پێدرێت چکە ژمارەیان زۆر زۆرکەم بۆتەوەکو شارەزایان باسی لێوەکەن نزیکەی 2000 بۆ 2500 لە جیهانا هەیە کاتێک کە لە جیهانا پڵنگێک 2000 هەبێت لەو هەموو وڵاتە پێشکەوتووە بەڵام لە شاخێکی وەکو شاخەکانی کوردستان و شاخی بەمەدابوونی هەبێت ئەمە بێتە جێگای سەرنجی ڕێکخرا و دەستگا و کەناڵە جیهانیەکانیش لە دڵی خۆمان لە خەمیوا بوو بیکوژن آخر منش بۆ ئێمە بەستمەوە چی بوو وتم بۆەوە نییە ئەمەی خێنە ڕووکە بکوژدێت بۆ ئەوەیە لایانی پەیوەندیدا چ لە حکومەت چ لە ڕێکخراوەکان ئاوڕێک لەم شاخە بدەنەوە کە گرنگترین گیاندار لە جیهانا کە گرنگی پێدرێت لە هەموو جیهانا لە شاخێکی وابێ پێویستە ئاوڕی لێ بدرێتەوە بۆی بپارێت من دڵنیام بێ حکمەتش نییە خۆی گەودروستی کردو کۆمەڵێک سوودی باشی دەبێ ینی باڵێ بێ یەکێک لە ئەو گرفتانەی کە لە کۆمەلگای ئێمەدا هەیە کات خەڵک ئەڵێ خی گەورە هەموو شتێکی بۆ خزمەتی مرۆڤ دروست کردەوە من ئالێرەشەوە داوا لە مامۆسایانی ئاینی شەکەم هەتاو کێسا من نەمبینیوە ڕوونکردنەوەیەک لەسەر ئەم قسەیە بدەین کاتێک کە ئەڵێن هەموو شتێک بۆ خزمەتی مرۆڤ دروست کراوە لەلایەن خی گەورەوە ئێمە وا تێگەشتین بە هەر ئاژەڵێک سەری بڕین و بیخۆین گەشتین بە هەردارێک بڕین و بیسووتێنین نە خزمەتی مرۆڤەکە بۆ چییە؟ ئەوش ڕۆڵێکە گێڕێوەکو ئێمە لەم سروشتەدا هاوسەنگی ژینگەی ڕاگرێت ئەگەر بێتم ئاژەڵانە لە ناو بچن مرۆڤ لە ناوەچێت بەڵام ئاژەڵەکان بەبێ بوونی مرۆڤ دار و درخت بەبێ بوونی مرۆڤ لەسەر زەوی ئەژی بەڵام مرۆڤ بەبێ ئەوان ناژی بۆیە پێویستە لەوە تێبگەین خزمەت ئەوە نیە مەگەشتین پێی بیکوژین خۆ بەراز ناخورێت گۆشتی ناخورێت خۆ پڵنگ گۆشتی ناخورێت ئەی چۆن نەیکوژیت یانی ئەو کوشتە خزمەتە بۆ ئێمە نا کەواتە مانەوەی خزمەتە ئەوش ڕۆڵێکە گێڕێ زۆر باشە وەڵامی پرسیارێکی پێشوم وەرنەگرت فەرموو ئەویان چی بوو ببورن چاوپێکەوتنەکە وازامی واگاتان لێم باسم کردوتم ئەم پڵنگە لە جیهانا ژمارەیان زۆر زۆر کەم بۆتەوە و ڕێکخراوە ئامانجیان چی بوو ئەم چاوپێکەوتنیان لەگەڵەوە ئەنجامدا ئامانجەکەیان ئەوانیش دیارە ئامانجی جۆر بە جۆریان هەیە یەکێک لە ئامانجەکانیان ناساندنی شاخی بەمۆیە بۆ ڕێکخراوە جیهانیەکان کە شاخێکی گرنگە ئەم پڵنگە وەکوتمان لە جیهانە لەو هەموو وڵاتە پێشکەوتووە کە ڕێژیان کەمی کردو خۆشببختانە ئێستا لە وڵاتێکی وەکو کوردستان و لە شاخێکی بۆ مۆدات چەند پڵنگێک هەبن بۆیە بیانی وەکو چۆنەڵی پیانەڵێ بێنە پێشەوە گرنگی بە ئەم شاخە بدەن با لێرەش ئەم ڕێژە ڕابگیرێت چکە کاتێک کە پڵنگ لە شوێنێکا بوونی هەبوو ئەمە تەنها بوونی پڵنگ نییە ئەمە گرنگی زۆر زۆرە باشە گرنگی چییە ئەگەر پڵنگ لە شاخێکی وەکو کوردستانە هەبێت گرنگی پڵنگ لە هەر شوێنێکا هەبوو ئەمە نیشانەی ئەوەیە هەمەجۆری ئاژەڵان لەو شوێنەدا زۆرە بۆنە لە سوچەڕەوە لە سمۆرەوە لە کەروێشکەوە هەروەها لە بزنەکێویەوە لە بەرازەوە کە خۆراکی سەرەکەتی کە پڵنگ هەبوو نیشانەی ئەوەیە هەموو ئەو ئاژەڵانەی ترش لەو ناوچە هەن بۆی ئەو پڵنگە لەوێدا ئەو پڵنگانە پەلاماری ئەو جۆرە ئاژەڵان دەدەن کە دەزان یاخود چونەتە تەمەن یاخود نەخۆشەم ئاژەڵە ناتوانێت ڕێ بکە ینی زۆر جار ئەوە نییە بیری لێ بکەین و کە لەوانەی ئاژەڵەکانی دیکەش لە ناو بەرێن ینی خۆیان خۆی گەورە ینی بەو شێوازە دروستی کردوون کە ئەقلێتێکی پیاون کە دەزانێت کامە باشترە ئەو کامنێچیرە باشە ڕای بکات ینی کامە نزیکە لێوە یاخود کامە نەخۆشە بۆی کە ئەگەر لە شاخێکی شەو بمێنێتەوە و لە ناو بچێ و ئاژەڵە باشترەکە پڵنگەکە بیخوا وڵی ئێمە وەکو خۆمان چکە ڕێژەیە ماژەڵە گۆشتخۆرانە لە وڵاتەدا و ڕێژەی نێچیرەکانیان ئەوەندە بەرز نییە و ئەوانش ئەوەنە هێمنیش نین تۆ بتوانیت لێکۆڵینەوەیەک پێی بەڵام وەکو سەرچاوەکان باسی لێوەکەن بەڵێ ئەڵێن زیاتر هەوڵی ئەوە دەن ئەوانەی کە نەخۆشن ئەوانەی کە کەمێک لاواسرن لەوانی تر ئەمە لە کاتێکە ئەگەر کۆمەڵێکی زۆر لە شوێنێکا بوونی هەبێت بەڵام ئەگەر تاکە ئاژەڵێکە بێت سەرجا ساغیش بێت ئەو دوایەکەوێت بۆ ئەوەی هەر خۆی پێبژێن زۆر باشە کاک بێز دەزانی خەڵکانێکی زۆر بە تایبەت لە وەرزی بەهارە هەرچەند لە وەرزشدا هەر هەیە ڕوودەکەنە شاخ و کێوەکان ئەنی ڕێنماییتان چێ بۆ هاوڵاتیانی کە ڕوو دەکەنە شاخ و کێوەکان چۆن پارێزگایی لە سروش بکەن چۆن زیان بە ژینگە نەگەێنن لەوەی کە ئەگەر گەشتێ بکات چی بکە یاخود ئاژەڵێکی بینی و ئەم چەکی پێ و تەقەی لێ نەکات یان لە ئێستایا وەکو خۆتان ببوورە بۆ ئیزافەیەکی پرسیارەکەی کار و چالاکی ئەوە چییە وەکو خۆتان لە ئێستایا پێش ئەوە ئەمە ئیزافێ بکەم بۆ قسەکانی نەباز ئەمە هەموو کاتەڵێن پڵنگ بۆ نمونە گیاندارێکە سوودی هەیە ئەمەیە کۆمەڵە سوودی بخەمە ڕوو یەکێک لەوانە پڵنگ ڕێژەی بەراز ڕائەگرێت لە شاخکانەکە ئەو خواردنێکی ئەوە کە جوتیارەکانمان ڕەنگە زۆربەی کار بناڵێن بۆیە کە بەراز کێڵگەکانیان تێکەدایان ڕێزەکانیان تێکەدات ژمارەی بەراز و بۆ ڕائەگرێت و ژمارە و ڕێژەی گیاندارە گۆشتخۆرەکانی تریش ڕائەگرێت یعنی بۆ نمونە ئەو ناوچەی کە پڵنگی لێژی نایەڵێ ڕێژەیەکی زۆر گورگی تیابژین ڕێژەیەکی زۆر کەمتاری تیابژی دابەشیانەکە بەسەر سنوورێکی فراوانە ئەو کاتە ناتوانن زەرەر و زیانیان هەم بۆ خەڵک هەبێت هەم بۆ ئەو ناوچەش کە خۆی تیاژی جا بۆ کێوەکان بێیان بۆ
مرۆڤ بۆیە چەندین سوودی تریشی هەیە بەڵام وەکو بەرچاوڕوونێک ئەمانە کۆمەڵە سوودنەوە وەکو وتمان خەڵک ئەو پرسیارە ڕوو کاتە ناوچەکان چۆن پارێزگاری لەو ناوچانە بکات بەڵێ ئەمە کە ئەچینە شاخ و کێوەکان یا ئەچینە ناوچە گەشتیاریەکان ناوچە گەشتیارەکان زۆربەی زۆری دوورە لە ئاوەدانیەوە بۆیە ئەکرێت ئێمە بەرازی تیا ببینین بزنەکێوی تیا ببینین پڵنگی تیا ببینین یان گیانداری تری گۆشتخۆری تیا ببینین بۆیە ئەمە مانای ئەوە نییە تۆ چوویتە ئەوێ ئەو بینیوە بیکوژیت لەبەرەوەی تۆ لەوێیت نەخێر شوێنی ژیانکردنی ئەوە پێویستە ئەوی تیا بژی بەڵام تۆکو سەفرەیەک ڕۆشتیتەوەی پێویستە پارێزگاری لەوە بکەیوە جگە لەوەش پارێزگاری لە سروشتەکە بە پاکڕاگرتنی یان ئێمە هەروە زبڵ و خاشاکە فڕێ دەینە خاک و ئاو لەوە تێ ناگەین کە ئەم زبڵ و خاشاکە فڕێ دەینەوە خاک و ئاوە سبەینە ئەبێتە نەخۆشی لە ئاوەکە و لە خاکەکە ئەبێتە نەخۆشی بۆ جەستەی خۆمان بۆ جەستەی بەروبوومە کشتتوکاڵەکانمان بۆ جەستەی بەروبوومە باغداریەکانمان بۆیە هەم لە ڕووی دینیشەوە ینی تۆ خوای گەوراڵە بە مسقالە زەڕە لە چاکە و خراپەون نابێت لەلایەن ئەو دەبەیە کە تۆ فڕێ دەیگەر 100 ساڵی تر ببێتە نەخۆشی لەو خاکا و گیاندارێکی پێ نەخۆشکەوە مرۆڤێکی پێ نەخۆشکەوە بەروبوومێکی دانەوەڵی پێخرا بێ تۆ بەرپرسی لێ ئەگەر ڕاستی دینەکە بووی بۆیە ئێمە داوا لەو خەڵکانەکەن کە چنە دەرەوە بۆ ناوچە گەشتاریەکان ستروشت و ژینگەی و ناوچە بپارێزن نەبنە هۆی خراپکردنی وەکو کار و چالاکیشمان لە ئێستا ئێمە بەم تازەیە پرۆژێکی تازەی ئاوڕاکێشانمان ڕاکێشاوە بۆ گیاندارە کێوەکان و بەردەوامیش چاودێرین لەسەر ئەو شاخ و کێوانەی کە ئێمە نزیکین لەوێ بۆی کە ڕێکخرا و دەستگایەک پاڵپشتیتانەکات هاوکاریتانەکات وەکو پاڵپشتی ئەوەی کە هاوکاری مامکە وەکو ئیمکاناتی دارایی نەخێر بەڵام وەکو ئەوەی کە وەکو پشتگیری نووسراویان ئەمانە و کاتێ ئامادەی پشتگیریان دەربڕێەوە بەڵام هێشتا بەو شێوازە نەبووە کە پێویست ئەکات پێویستە ئەوان خۆیان چالاک بن نەک ئێمە بڕۆین یعنی زەخر لەوان بکەین کە چالاک بن و ئیش لەسەر پاراستن بکەن کاکنەمەس دەرفەتمان نەماوە وڵی ویسم ئاماژە بەو کەم سەلانە بینەرانیش ئەمایان لە بوو بێتە پرسیار ئێوە کە دەستنەوە شاخانەش بە شەیش دەمێنەوە خوانە خواستە گەر ئاژەڵێکی درڕندە هات چۆن بەرگری لە خۆتان دەکەن چیتان پێیە کە بەرگری لە خۆتان بکەن بەڵێ وڵا پێش وەڵامی و پرسیارە بمەوە یەکێک لە ڤیدۆکان ڤیدۆی پڵنجێک بوو هی ئێمە هی کاکسۆرانە با خاوەندارەتی بگەڕینەوە بۆ وتە لەلایەن ئۆتۆماری کردووە بەڵێ ئۆتۆماری کردووی کاکسۆرانە و خاوەندارەتەکەی ئەوەی کە لەناو ئاوا کۆمەڵێک دارایە لێتە دەرەوە ئاژەڵە کێویەکان بۆ هەموو بینەران و بیسەران ئەو مەترسێنین کە باسەکرێت کە گەشتی بە پڵنگە خێرات چەکێکی لێ دەرکەیت و بیکوژیت ئەوە ئێمە زیاتر لە 20 ساڵە بەم شاخ و کێوانە بەم درز و کەلەبەر و کون و بە دواشی ئاگرن هەر بەمەبەست بە دوای پڵنگ و بۆنە کەمتارە ئەگەڕین ئەچینە ئەو کونانەوە کە گومانی لێگرێت بەبێ چەک بەبێ هیچ یعنی ئەگەر ترسێکی هەبووە ئێمە دوای نەیەکەوتین ئێمە بۆ ئەگەڕین بۆی بیان دۆزینەوە بزانین لەکوێ زیاتر ئەژین جم و جۆڵیان چۆنە خۆراکیان چییە یەکێک لەو بەڵێ بۆ خزمەتەکە چۆنە خۆی بۆ خۆی کە ئەو تۆماری ئەەکەیت و گرنگی ئەم شتانە پیشانەدەی بۆ خەڵک و ڕێنمایی خەڵکەکەی بڵێ ئەمە ئەبێتە خزمەتێکی باش لە ڕاستیە جا بۆیە ینی هیچیان ترسیان نییە هەمویان لە مرۆڤە ترسن و دوای ئەوەش ئەوە ژینگەی خۆیت ینی من زۆر جا بە بەهێز ئەڵێم ئاڵێم ئەوە لە بین مانایڵێن ئەگەر لە شوێنێکە لە کونیێکە گەشتینە پڵنگێک پەلامار یەکێکمانیدا با خێرا ئەوە کەمان هەوڵی ڕزگارکردی نەدا خێرا ڤیدۆیەکەین هەتاوە نێزانین پەکمانەخات کە پەکمان ئەوەکەم ئەجا بەدەمیەوە بچین خۆی ئەوەش دیمەنێکە لە بەرەو ژینگەی خۆیەتی سروشتی خۆیەتی ینی زۆر ئاسایە لەسەر شاخی بەمۆ سبەی هەواڵ بڵاو بێتەوە بڵێن لە بەسۆرێنی پڵن خوارد ینی زۆر ئاسایە لە بەرەو ژینگەی خۆیەتی ئەوەش نابێ ینی مەبەستم کەشتی وان نەبووە ناشبێت ئاژەڵەکان بەو شێوە نین بەڵام ئەوە ئێمە لەوانەیە مەبەستمانەوە بێ حەق بدەین بە خۆمان بۆ کوشتنەکەی ئەگەنە بەخوای هیچترنی زۆر باشە زۆر سپاس بۆ کاک نەبەس هەورێنی و کاک بێز فاڕۆ شارەزایانی ژینگەیکی و ژینگە دۆستی سپاس کەم دەرفەتەدان بێمە بەخشی زۆر بەخێر بێن زۆر سپاس بۆ ئێوەش بەڵازان و خۆشەویستان لە سروشت و لە شاخە جوانەکانی کوردستان و دێنەوە نێو شارستانیەت و زانیاریەکمان هەیە کە باز لە بورجە گەورەکانی جیهان دەکات پێکەوە بینەری ئەو زانیاریە دەبین ئەمانن بورجە گەورەکانی جیهان بورجی خەلیفە لە دووبەی بە یەکەم گەورەترین بورجی جیهان دادنرێت لە ساڵی 2004 بۆ 2010 دروست کراوە بەرزیەکەی 822 مەترە و ڕووبەری پانیەکەی 570,000 مەتر چوارگۆشەیە تێچووی دروستکردنی بڕی 1.5 ملیارد دۆلاری ئەمریکی بووە
بورجی شاهانشای تاوال لە چین بە دووەم گەورەترین بورجی جیهان دادەنرێت لە ساڵی 2008 بۆ 2015 دروست کراوە بەرزیەکەی 632 مەترە و ڕووبەری پانیەکەی 380,000 مەتر چوارگۆشەیە لە 128 نهۆم پێک دێت. بورجی مەکەلۆک تاوەر لە سعودیا بە سێم گەورەترین بورجی جیهان دادەنرێت لە ساڵی 2004 بۆ 2012 دروست کراوە بەرزیەکەی 601 مەترە و ڕووبەری پانیەکەی 1574 مەتر چوارگۆشەیە لە 94 نهۆم پێک دێت. بورجی لوتویت تاوەر لە کۆریای باشوور بە چوارەم گەورەترین بورجی جیهان دادەنرێت لە ساڵی 2009 بۆ 2018 دروست کراوە بەرزیەکەی 555 مەترە و ڕووبەری پانیەکەی 3400 مەتر چوارگۆشەیە. بەڵەوەرزان ڕێکخراوی خوشکانی کۆمەڵی دادگەری کوردستان لە سلێمانی هەستاون باکردنەوەی خولێکی درومان بۆ دایکانی منداڵانی بێباوک لەم بارەیەوە هاوکارانمان چەند وێنەیەکیان بۆ تۆمار کردوین فەرموون با پێکەوە بینەروین. دیارە ڕێکخراوی هاواری خێرخوازی بەردەوام هەوڵمان داوە خول و دەوراتمان هەبێ بۆ ئافرەتانی بێسەرپەرشت و بۆ مناڵانی بێباوک ئیتر خولی درومان بێ خولی پەروەردەیی بێ خولی فێرکردنی زمانی ئینگلیزی و بەشەکانی تر بێ. دیارە ئێستا ئەم دەورەی کە کراوەتەوە خولێکی درومانە 15 ڕۆژی خەیاندووە بۆ 20 خوشک لەو خوشکانی کەوا دایکی هەتیون خولەکە کراوەتەوە. سوپاس بۆ خاخولێکی سەرکەوتوو بۆ مامۆسای زۆر باشمان بۆ دابین کردوون و ئەوە جلو بەرگەکان کە خۆیان دووریوانەت دەرئەنجامی ئەو پێگەیاندنەیە کە لەناو خولەکە فێر بوون. مامۆسای زۆر باشیان هەبووە و هەر یەکەیان مەکینەیەکی درومانیش بە هەدیە وەرەگرن لە کۆتایی خولەکە بۆ شاهادەیشان پێ ئەدرێت. تەکلیفەی ئەم خولەیش خێرخوازان خوازای بە خێریان باتەوە. ئێمە زۆر سوپاسیان دەکەین دوعای خێریان بۆ بکەین و ڕێکخرا و توانیوێتی خولەکە بە سەرکەوتوی کۆتایی پێبێنێ. دەستخۆشی لەم برا خوشکە بە ڕێزانەی ڕێکخراوی هاواری خێرخوازی یەکەم زۆر سپاسیانەکەم دەستیان خۆش بێ کە هەستان بە کردنەوەی ئەم خولە بۆ ئەم دایکی نازدارانە. زۆر سپاسی ڕەحمەخانەکەم هەمومان لە دەستی ئەوە فێری شتێکی باش بووین عیلمێکمان دەستکەوتووە. من یەک لەوانە بۆ خۆمە نەمتوانێت هیچ شتێکم نەکردو هیچ شتێکم نەدووریوە بەس ئێستا زۆر باشم و دەستخۆشی لێ یەکەم و ئێستا ئەتوانم یعنی جلی دەرەوەش نەدورم ئێستا لەم کاتێ ئەتوانم جلوبەرگی خۆم دوورم تر لە داهات و شاب ئەتوانم لەوانەیە هەوڵ بەم زیاتر فێری شتی تریش بم و هاوکاری خەڵکیش بکەم. ئەتوانین ئەگەر ئێمە خۆمان لەسەر پێی خۆمان بوەستین ئەتوانین بەوە بژێوی ڕۆژانی خۆمان دابین بکەین. سپاسی خێرخوازانەکەم بە ناوی هەموو دایکانەوە کاک ڕێبازە دەستی خۆش بێ زمانی 7 ساڵی بۆ کردوین ئەم مەکینەیە شتێکی لات خۆی بۆمان چاکات. دەستخۆشی لە ڕێکخراوی هاواری خێرخوازیەکەین کە ئەم خولەی کردوانێ بە هاوکاری خێرخوازان خێری هەموو لایە بنووسێ ئیشەڵڵا. بەڕاستی زۆر ئیسفادەمان لێ کردو و سوودێکی باشمان لێ بینیوە. ئینشاءڵڵا ببێتە داهاتویەک بۆ هەموو لایەکمان بژێی ژیانمانی پێ بەڕێ بکەین ئینشاءڵڵا. کەمێکم لێ ئەزانی بەڵام هەموو شتێکیشم نە ئەزانی. سپاس بۆ خۆی گەورە دەستخۆشی لە مامۆستا ڕەحمە ئەکەم. ئێستاکانە زۆر ئیسفادەم لێ کردو و هەموو شتێک فێر بووم. وەڵاهی زۆر باشە عنی بەڕاستی زۆر ئیسفادەی لێ ئەەکەی ئەگەر هەر کەسێک توانای هەبێت و بتوانێت یعنی خەیاتی بکە زۆر ئیسفادەی لێکە ئەتوانێت بژێوی ماڵ و حاڵی خۆی پێ بەڕێ بکە.
ئێمە لە ڕێکخراوی خێرخوازی هاوار ویستمان هەنگاوێک بنین بچینە قۆناغێکی ترەوە خی گەورە پاداشی بەخێری خێرخوازان باتەوە هەمیشە هاوکاریان کردوین بەڵام ئەو خوشک و دایکانەمان کە منداڵی بێباوک و نازداریان هەیە هەست دەکەین کە بەو بودجەکەمە یا ئەو پارەکەمی کە پێیان دەدرێ کیفایەت ناکا بۆ ژیانیان بۆیە بڕیارماندا پرۆژەمان هەبێ یەکێک لە پرۆژەکانمان ئەم پرۆژەیە کە ئێستا جەنابتان ئەیبینن کەکردنەوەی دەوراتە بۆ ئەو خوشکانە و بۆ ئەو دایکانەی کە منداڵی نازداریان هەیە و پێویستیان بەوەیە بژێوی ژیانیان پیاکەن بۆیە خی گەورە پاداشی بەخێری خێرخوازان باتەوە توانیمانە دەورەکە بکەینەوە بۆ 20 خوشک و دایک و ئەو 20 خوشک و دایکە سەرکەوتوانە دەورەکەیان بڕیوە ئەو جلانی کە لە دواوە ئەیبینی ئەوە دەستکاری خۆیانە خۆیان دووریویانە دوای دەورەکە تەواوبوونی دەورەکە و مەکینەکانیشان بە هەدیە پێ بدرێ بۆ ئەوەی لەسەری پێی خۆیان بوەستن بتوانن خۆیان بژەوی خۆیان و منداڵەکانیان پەیدا بکەن ئینشاءڵڵا و ئەم پرۆژانە ئینشاءڵڵا ئێمە بەردەوامە بین وەکو ڕێکخراوێکی خێرخوازی بە مەرجێک هاوکاری بکرێن و پشتیوانیمان کەن خاوەن سەروەت و سامانەکان ئەوانەی کە خوا پێداون ئەوانەی کە خی گەورە ماڵی پێبەخشیون ئەگەر ئەوانە پشتیوانیمان بکەن ئێمە پرۆژەمان دەبێ ئینشاءڵڵا بۆ داهاتویش هەم بۆ ئەمان هەم بۆ هەژاران و نەداران کە بتوانن لەسەر پێی خۆیان بوەستن و بتوانن خۆیان بژێوی ژیانی خۆیان پەیدا بکەن. بەڵازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانان لەگەڵ هاوکارم شەیدا بەرنامەی پایانی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازین کە بڕگە و بابەتەکانی ڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بووبێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستبێنین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ